سڵاوی خواتان لەوێ بینەران و ئەزیزان و دۆستانی پەیامی ڕۆژ خوشحاڵین کە ئەمڕۆژ هاتوونەتەوە بۆلاتان ئەمڕۆژ کۆمەڵە بورگە و بابەتمان بۆ ئامادەکردن لەگەڵ هاوکارانمان پێشکەشتانێکین. خۆشۆنیە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە هاتینەوە خزمەتان هیوادارین لە هەر جێگەیەکەن بە دڵ و دەرونێکی ئارامەوە و گوێویستی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆ بن کە کۆمەڵی بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون لەو بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە تازەترین ڕێنمایەکان چیە بۆ گەشتکردنی سونەتی عومرەوە وا بڕیارە لە کۆتایی ئەم مانگەدا گەشتەکانی عومرە ڕابوەستێنێت و بزانین هاوڵاتیان تا بەروارێکی دەتوانن گەشتی عومرە ئەنجامدن و ڕێوشوێنەکان چین و دواتر باز لە کۆمەڵی ڕێوشوێن سەبارەت بە ئەنجامدانی فەریزەی حەجیش دەکەین لەو تەورەیەماندا. جگەل لە تەوەریەکەم دوو تەوەری ترمان ئامادەیە کە لە تەوەری دۆمە باز لە سوودبینین دەکەین لە کات بێگومان کات سەرمایە بۆ هەر مرۆڤێکی دانا و ژیر بۆ ئەوەی سوودی لێ ببینێ و بە باشترین شێوە بەکاری بهێنێ. بۆیە ئەمڕۆ دەپرسین ئاخۆ گرنگی کات چیە لە ژیانی مرۆڤدا چۆن بتوانین سوودی لێ ببینین و بەفیڕۆدەرەکانی کات چین. زۆر جار ئێمە لە شەو ڕۆژێکە هەمومان هەمان کاتمان هەیە بەڵام هەمومان وەکو یەک ناتوانین سوودی لێ ببینین. بۆیە باسی کات دەکەین و کۆمەڵێک پرسیار ئاڵوگۆڕ دەکەین بۆ ئەوەی هەمومان بێکەوە سوود لە بابەتە ببینین. و تەوەری سێممان تایبەتە بە ساڵیادی کۆچی دوای زانای گەورە مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە 12/5/1990 کۆچی دوایی کرد و بۆ هەمیشە ماڵئاوایی لە میحراب و مزگەوت کرد و ئەم ڕۆژ وەکو ساڵیادی مامۆستای بەڕێز تەوەری سێممان لەسەر ئەو دەبێت و سەرگوزشتێک بەسەر ژیانی مامۆستا ئەکەین و بزانین هاوڕێیانی ئەو چۆن باز لە ژیانی ئەو دەکەن. بێگومان زانایەکی گەورە و مەزن بووە کۆمەڵێک بەسەرهاتی تایبەت و کۆمەڵێک بەرهەمی لە دوای خۆی بەجێ هێشتووە کە ئێستش لە یادی بینەرەکانیان و دۆستەکانیان ماوەتەوە. بەڵازان دەستپێک دەچینە لای کەش و هەوا بزانین ئەمڕۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا چین پێکەوە بینەریان دێت. خۆشەویستان لە هەنێک جار لە شوێنەکان بەگشتی وە لە هەرێمی کوردستانژا دەبینین کە لە چێشتخانە بێ یاخو لە شوێنێکی دیکە بێت هاوسەران پێکەوە کار دەکەن بەڵام ئەمجارە ئەزمموی دوو هاوسەرتان بۆ باز دەکەین کە ماوەی 30 ساڵە پێکەوە چێشتخانەیەک لە پێنجێن بەڕێوە دەبەمزانین چۆن باسی ژیانی خۆیان دەکەن بەڕاستی تەمەنێکی زۆرە و کەم پیا و خێزان و ئافرەدن کە بیانەوە پێکەوە ئیش بکەن. زۆر جار پیاوان باز لەوە دەکەن کە لە ماڵەوە بەردەوام لەگەڵ خێزانەکەیەتی خۆ ناشکرێت دەڵێت لە دەرو لە ئیش و کاریش لەگەڵ ماوەی کە زیاتر پێکەوە بگونجێن و شەڕ لە نێوانماندا نەبێت باشترە کە پێکەوەش ئیش نەکەی. بەڵام ئەمە نمونەیەکی جوانە کە لەگەڵەوەی کە هاوسەرن و لە ماڵیشەوە پێکەوەن لە دەریشەوە ئەم دوو هاوسەرە ماوەی 30 ساڵە چێشتخانەیەکیان دامەزراندوە لە پێنجەم پێکەوە بینەری بابەتێک دەبین لەو بارەیەوە.
من کە ناو وەسایەسینە خاوەنی مەطعەم پێنجوێن ئەزمنی زۆرم هەیە تقریبان 30 ساڵە بۆ 40 ساڵە ئەزمنم هەیە لە خواردن دروستکردن و چێژێنان بۆ هەموو بۆوێنە و ئاهەنگ و شوێنە پیرۆزەکانیش خزمەتی خەڵکەکەم زۆر سوورمەندم بەم کاری خۆم زۆر پێم خۆشە خۆشحاڵم بە ئیشی خۆم هاوسەرم هەر تەواو هاوکەری منە چونکە بەیانیان ئەو زوویە لەگەڵما سەعات 6:30 لە دوکان ئامادەی نێمە دەستەکەین بە خواردن دروستکردن ئەو هەویرشێلان و من چێژێنان بە یەکەوە هەردووکان بە یەک مشتەرێکین دێنین و من یەمە سەرۆ ناو دەستگای خۆم جێمی دووەم ئەو خێزانم هەمووم دروستەکاتەوە من خۆم لێرا خواردن تێیەکەم بە خێراتی میوانەکانەکەم ئەم جاو خواردنێکە لە ناوە دروستەکەی لێرا برنجەکە دەم پێکێشین لە دەرەوە بەم ئیشەی خۆم ڕازی زۆر پێ ڕازی چونکە هەمیشە زۆر بەلام و مرتاحترە بۆ خۆم زۆر خۆشم زۆر دڵی پێ خۆشم لەبەرەوەی کەسێک کە لە شوێنێکەوەی غەریبەیەک یان کەسێک گێتە ماڵەکەت وەکو ماڵەکەی خۆت وایە خزمەتێکەی زۆر پێی مرتاحم کە خزمەتی ئەو کەسەیەکەم هێتاوێتە ماڵەکەم من چەند ساڵە لێرەم خەریکی ئەم ئیشەی خوا بەزیابێ شکر کەس ناڕازی نەبووە لە ئیشمان خۆمان لە ئیشی خۆمان ڕازین جا زیاتر ئێمەش ئیشەکانمان خۆماڵین ئیشکردن عیب نییە لەگەڵ هاوسەری خۆتە هیچ کێشەیەک نییە تقریبا ئێمە 30 ساڵە بەیەکۆین خەریکی ئەم ئیشەین تر بە بۆنەی ئەوە تۆز لە شوێنمان نەبوو ماوەیە دابڕین لە ئیشەکەمان سە لەخوا بەزیابێ دەستمان کرۆتەوە بەم ئیشە و خەریکی لە ششی بەیانیوە یین هەتا تقریبا 4:30 خۆمان تقریبا 5 ڕۆینەوە 4:30 و 5 ڕۆینەوە دەتا وەختە خەریکین تقریبی 5 ساڵ 4 ساڵ دەبێت کە ئیشی کاری مەطعەم دەکەم بە خۆشحاڵیەوەوانە ئێستاکانن بدەیەکە وەتام لای کاگیاچین لێرە تەباخیەکەم مۆساییەکەم بە خۆشحاڵیەوە لەخوای گەورە بە زیابێ خەڵکی پێنجوێن و دەروبەری لێمان ڕازین سپاس بۆخوا ئەوە ژێمە پێمان کرێ و توانامان هەبێ خزمەتی خەڵکی شاری خۆمان و چواردەورەکان ئەکەین سپاس بۆخوا سەرنجی منەوە ڕای کێشاوە سایاسینیەک کە چوون و بەدەم هاتنەوەکەی و لەگەڵ خەڵکی فەقیر و هەژاری چین و توێژەکان بە هەموو چین و توێژەکانەوانێ و هەروەها خێزانیشی دادەسروە سروەخان کە لەگەڵ یایەتی ماشەڵای خوای لێبێ ڕەگبەتی دووسێ پیاوی هەیە لەگەڵ یا شان بەشانی خۆی کە ئەو ئیشەی لەگەڵا دەکات کە بۆ بڵێن بۆ ئافرەتێک لەگەڵ پیاوەکەیە هاوسەرەکەی بڵێن ئەو ئیشە دەکات بەڕاستی کارێکی زەحمەتە بەڵازان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە ئەنجامدانی کۆتاگەشتی سنەتی عومرە دەکەیم زانین ڕێشۆنەکان چین وە لە ئێستادا چۆن ئەنجام دەدرێت و هاوڵاتیان دەتوانن تاکەی ڤیزە وەربگرن و پێشکەشی داواکاری ڤیزە بکەن بۆی کە گەشتی سنەتی عومرە ئەنجام دەن گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز حاجی ئاماژ خاوەنی کۆمپانیای پارازان بۆ حەج و عومرە ئەک حاجیان زۆر بەخێر بێ کاک حاجی ئەگەر جارێبا باز لە کۆی گشتی سنەتی عومرە بکەین لەم ساڵدا چۆن بەڕێوە چوو هاوڵاتیان ینی ماشەڵڵا زۆر هاوڵاتێکی زۆر ڕووی دەکردە گەشتکردن بۆ سنەتی عومرە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سوپاس و ستایش بەخوا درود و سەلام سەرگیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بەسەر ئێوەی بەڕێز و هەموو کارمەندان و بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ خی گەورە هەموو لایەکتان موفق و سەربەرزکە ئینشاءالله لە ڕاستیە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی پێشوو بە حکمیەوەی کە 2 ساڵی ڕابردوو بەخۆی ئەم نەخۆشی کۆرۆناوشتەوە ڕێگیرێکی زۆر هەبوو ئیجراعاتێکی زۆری تەندروستی و شتانە ئەکرا خەڵک وەکو پێویست نەیەتوانی بچێ بۆ سەفەرە پیرۆزە بەڵام الحەمدولillah ئەم ساڵ کە ئەو ئیجراعاتانە کەم بوونە و ڕێشوێنە کەم بوونە و ڕێشوێنانی کاگیرانە بەر
سپاس بۆ خۆ ئەم ساڵ خەڵکی بە تامەزرۆیەکی زیاتر لە ساڵان ئەتوانم بڵێم ئەم ساڵ بەقەدەر 2-3 ساڵی ڕابردوو خەڵک هاتەوە بۆ عومرە دیار بوو وەڵام ماشەڵڵا ئەرەوەڵا خەڵکی بە تامەزرۆیەک و بە عشقێکی زۆر زیاترەوە لە ساڵانی پێشوە الحەمدوللا بە تایبەت ڕەمەزانی ئەم ساڵ جیا لە هەموو ڕەمەزانەکانی تر ماشەڵڵا فیسبوک ئەم کرد و هاوڕەکانەوەمی لە هەنگشتی عومرە بوون ماشەڵڵا سبحان الله ینی برادەرە لێ بە خۆشەی و ئەوکە ئاچیتە دەوری حرم وازانی دەوروبەری مزگەوتی گەورەی ئەوەی کوردێ ماشەڵڵا مانگی سێ هەروە بوو ڕەمەزان هەروە بوو سپاس بۆ خۆمش فەزلی خوایە و جێی الحەمدولillah کاک حاجی جیاوازیەکە لە چی ڕوویەکەوە بوو لەگەڵ ساڵانی پێشەوە گەزین کۆرۆنا زۆربەی شوێنەکان یعنی تەنانەت وڵاتەکانی تریش سەفەرکردن بۆی زەحمەت بوو چی بکا بە گەشتی حەج و عومرە کە بەڕاستی قەرەباڵغیەکی زۆری پێوە دیارە بەڵێ دیارە پێشتر کە سەرەتا کرایە و پار ڕەمەزان کرایە و پار مانگی 3-4 کرایە بەڵام کۆمەڵی ئیجراعاتی زۆریان هەبوو کە ئەچویتە ئەوێ لە پێشا کەرەنتینا کرای ماوەی چەند شەو ڕۆژێ پاشان لێرە بۆیە فەحست کردایە کۆرۆنا پاشان لە دووری مەترونی وێگە بۆیان نوێشتان یعنی کەس نەبووە نزیکیەک بۆیە قەرەباڵغی نەبوو ئەم ئیجراعاتانە زۆر بوون بەڵام الحەمدولillah ئەم ساڵ لە دەوری پێش ڕەمەزان و سەرەتای ڕەمەزان بوو حکومەتی سعودیە بڕیاری ئەوتی هیچ ئیجراعاتێکی صحی ناگرینە بەر ئەوە بەڕاستی زۆر باش وەکو عەزمکردنەوە شتانە نەما خەڵکێکی زۆر هەبوو بەم ڤاکسین شتە حساسێتی هەبوو نەیەتوانی خۆی کوتێ هەبوو نەخۆش بوو هەبوو تەمەنی هەبوو بەڵام ئەم ڕێوشێوەنە تەندروستیانە کە نەما یعنی ئیجراعاتەکانیان داوا ناکرێت ئیتر بەجارێ خەڵک هەمووی ڕووی کردە ئەوێ الحەمدولillah کاتە ئەتوانین بڵین ئێستا بەتەواوەتی ئاسایی بووتەوە سپاس بۆخوا ئێستا زۆر ئاسایی وەکو عەزمکردن ئەم ڕەمەزانەی کە ڕۆی هیچ ڕەمەزانێک ئێمەوە دەمێکە ئاچیمەوە تا ئێستا هیچ ڕەمەزانێکمان نەبینەوە بە ئەندازەی ئەم ڕەمەزانە خەڵکی لێبێ ماشەڵڵا پێش ڕەمەزان تۆزە ڕێشوێنەکان تونتر بەڵام لە ڕەمەزانە ئەو بەدینە دەکرا بەڵێ وەکو عەزمکردن پێشتر طبعا بە مەرحەلە حکومەتی سعودیە بە چەند قۆناغی بە چەند مەرحەلەیە وردەوردە ئیجراعاتەکانی لابرد آخر مەرحەلە پێش ڕەمەزان بوو الحەمدولillah نە ڤاکسین نە فەحسی کۆرۆنا نە تەباعود ئەوان پێڵێن تەباعود کە دوورکەویتەوە لە یەک لە نوێژە ئەو شتانەی هەموو هەڵگرت کەمامە پێشتر کەسێک کەمامی بەدەمەوە نەبووە لە حرەما بووە غەرامەیەکی باشیانە کرد لە هەموو شوێنەکانە لە سەجادەکان لە خەرباڵغەکان الحەمدولillah ئەو شتانە هیچی نەماوە ئێستا زۆر باشە لە ئێستادا گەشتکردن بۆ عمرە سنەتی عمرە چۆن بەڕێوە دەچێت دەبێ هاوڵاتیان چۆن ڤیزیان پێشکەشمەوە تا بڕواریکەی دەتوانن ڤیزە وەربگرن ئەم مانگە مانگی شەوالە کۆتا گەشتی عمری ئەم مەوسیمەی ئەم ساڵ هەتا 14 و 15 شەوالە یعنی 4-5 ڕۆژیشکە تەواوە بێ ڤیزە وەرگرتن بەڵام بۆ نمونە خەڵکێکی زۆر خوێندکارە مامۆستایە دەوامی هەیە حەزەکە لەم مانگە دوای دەوامەکەی سەفەرکە دوای ئیمتیحانات و شت سەفەرکە ئەتوانی ئەم 3-4 ڕۆژەی لەبەردە ساماوە لە ئێستا ڤیزەکە وەرگێ گەشتەکە ئاخرێتە بۆ نمونە 20 مانگ یان 19 مانگ یان 21 مانگ کە بە شێوەیەکی گشتی وەکو باسەکردی 18 و 19 ئەوانە ئیمتیحانات و شت تەواوە بێ یعنی ئەو کەسانی کە تامەزرۆن کە ڕەمەزان و کاتەکانی تر نەیانتوانیەوە سەفەر بکەن ئەم 3-4 ڕۆژیان لەبەردەسای ئەتوان لەم 3-4 ڕۆژە ڤیزەکە وەرگرن لە دەوری 20 مانگ ڤیزەکە بۆ چەند ڕۆژ دەخوات ڤیزەکە کە وەرگرت لە ڕەمەزانە هەتا 15 ڕۆژە توانی تا 15 ڕۆژ سەفەری پێ بکەیت کە چوشیتە سعودیە توانی تا مانگێک لێ بمێنیتەوە تا 30 ڕۆژ 29 ڕۆژ کە ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی کردیان بە 28-29 ڕۆژ یعنی بۆ نمونە ئەو ئەگەر ئەمڕۆ بەیانی وەری بگرێ ڤیزەکە تا 15 ڕۆژی کاتوانین سەفەری پێ بکە بەڵێ کاتە کۆتا دەرفەت کەمەوە ئەم 2-3 ڕۆژێ وتر ناتوانین بەڵێ ئەم 3-4 ڕۆژێ تا 14 شەوالەتر لە دوایەوە ئەم ساڵ کۆتایی پێ دوای حەج ڕەنگە 2 مانگی تر 3 مانگی تر دەست پێ بکرێتەوە زۆر باشە ئێوە چۆن ئامادەکاری دەکەن بۆ ئەم سەفرەیە ینی کە خۆتان خاوەنی کۆمپانیان و ڕەنگە زۆرێک لە بابەتانتان بینی بێ ئامادەکاریەکان چین بە تایبەتی بۆ کەسانی کە یانەوە گەشتی عومرە بکەن ئامادەکاری سەرەتا ئەو بەڕێزانی کە بڕیارێن بێن بۆ ئەو گەشتە پێویستە جواز وشتیان حازر بێ خەڵکی زۆر هەیە بڕیارەیەڵێشم سەفەرکەم سیرەکە جوازەکەی کۆن بوو یعنی لە هەمووی زەروترەوەی کە ئەو کەسەی بڕیارەیە سەفەرکە سەری جوازەکەی کابزانێک کۆنەیان بەسەر چۆیان بەسەر نەچوو ئەگەر بەسەر چوو بە خێرا بچێت تازەی کاتەوە ئەمە خاڵ یعنی ئەساسی سەفەرکە بریتە لە پاسپۆرتەکەی بەس پاسپۆرتەکەی ئامادە بێ ڤیزە وەرگتن بە ڕۆژێ ڤیزە وەرەگیرێ بریتی تیارە الحەمدولillah ئەم ساڵ بۆ ڕۆشتن کێشەی تیارە نەبوو بە گشتی تیارە زۆر بووم ساڵۆک و ساڵان نەبوو تەنها لە ڕەمەزانە نەبێت تۆزێک ڕێژەکە زۆر ڕۆشتە بوون بۆ گەڕانەوە تۆزێک کێشەی تیارە هەبوو کێشەکەش ئەوە بوو کە خطوتی جەوی عێراقی و فلای بەغدا ئەم دوو خەتە ئیشەکەن ڕاستەوخۆ مەسەلەن هەر یەکیان ڕەنگە بڵێم 25-30 هزار معتەمیری گوێزاوەتەوە ئەم 25-30 هزارە ناتوانێت بە ڕۆژ و دوانوسیان بگێرێتەوە چۆن لەم سەرەوە لە دەی ڕەمەزان و دەستی پێکردوە تا 20 ڕەمەزان لە گەڕانەوەشە بە هەمان شێوە لە 1-2 شەوال و دەست پێکات تا دەوری 12 شەوال بەو شێوەی بەسەر ئەڕون و بەسەر ئاگەڕێنەوە زۆر باشە کاک حاجی لە مایۆ ڕابردوو داوەندەی ئاگادارم گرفتێک هەبوو لە کاتی ئەنجامدانی گەشتکردن بۆ سنەتی عومرە ئەویژەوە بوو کە هاوڵاتیەک کە فەحسی کۆرۆنای دەکرد
مەسەرەن بۆیە کاتەکەی نزیک بووە لە گەشتکردنەکەیەوە زۆر جار درەنگتر هاتەوە ئەمە گرفتی بۆ دروستە بوو ئەگەر لە فەحسەکەی کۆرۆنای هەبووە نەیدەتوانی گەشت بکە پێم وابێت گەشتەکە یاخود تکتی تارەکە شتێکی لەو بابەتی دەفەوتە ئەمە چارەسەر کراویان سپاس بەخوا ئێستا وەکو عەرزم کردن ئێستا ئەو داواکاریانە نەماوە ئەوە ئێستا نەماوە نەفەحسی کۆرۆنای ئەوێ بۆ سعودیە نەکارتی ڤاکسینی هیچی ناوێ بەس جوازەکە ڤیزەت هەبێ لەوێش لە حکوومەتەکە ئێوێش هیچی نایە نە سعودیە نە عێراق هیچیان طبعا سعودیە کە داوایەکە مەطاری سلێمانی و عێراق لەبەرەوە داوایەکە لەبەرەوەی سعودیە داوایەکە کە ئەو وڵاتی ئەو مسافرە ئەچی بڵێن بۆ هەر وڵاتی ئەو وڵاتە چی داواکە ئەمان ژێرە ئەو شتانە داواکەن لەو گەشتیارە بۆی کە نەچێتەوەی کێشەی بۆ دروست بێ حکوومەتی سعودیە پێشتر داوایە کرد ئەمانش بۆیە داوایەکرد لەبەرەوەی حکوومەتی سعودیە داوایە کرد الحەمدولillah ئێستا نە حکوومەتی سعودی نە حکوومەتی عێراق و هەرێم کەسیان داوای ئەوە ناکەن زۆر باشە ئەو کەسانی کە دەچن بۆ گەشتی عومرە ئایا کاتەکەیان سنووردارە یاخود ژمارەشان سنووردارە ژمارە سنووردار نییە الحەمدولillah ئەم ساڵکە کراوەتەوە مەفتوح بووە کێکەوە دەستی پێ کردووە لە مانگی هەشتەوە دەستی پێ کرد هەشتی تقریبا وەپار بەڵێ مەسەلەی کاتەکە بە غەیری ڕەمەزان لە ساڵ 90 ڕەحلەکان دەڕۆژە مەسەلەن ئەڕۆی 20 مانگە ڕۆی 30 مانگیتەوە 10 مانگە ڕۆی 20 مانگە دەڕۆژە بەس ڕەمەزانان بە شێوەیەکی گشتی ئێتر 12 ڕۆژ هەبووە 15 ڕۆژ هەبووە ئێستا ئێمە بۆ نمونە ئەو ڕەحلەی کە پێڵێن 15 ڕۆژی ئەخیری ڕەمەزان لە حەڤەی ڕەمەزان و قافڵەمان ڕۆشتووە یعنی حەزمان کردو دووەم ڕۆژ و سێم ڕۆژی جەژن بگەڕێنەوە بەڵام بەهۆی وەکو عەزمکردن ئیزدیحامێکی زۆری خەڵکێکی زۆر ڕۆشتووە خودی جەوی عێراقی و فلای بەغات بەسەرایان هێنەوە ئێستا خەڵکمان هەیە نزیکەی 21 ڕۆژە لەوێ هەیە 20 ڕۆژە لەوێ هەیە 22 ڕۆژە لەوێ کە الحەمدولillah بۆ خەڵک باشە ئەمە خەڵک ڕۆژێک زیاتر لێ بمێنێتەوە نوێژێک لەو مەکەی پیرۆزە لە مەسجد الحرام بە 100,000 نوێژ ئەجری هەیە بەڵام کاک حاجی من گرتەیەکی ڤیدیۆم بینی لە دوای ڕۆژانی جەژن ئەو بوو کە هاوڵاتیان لە ئۆتێلیان دەستنەکە یاخۆ بەزان پارەیان پێ نەما بوو لە شوێنەکاندا دەخەوت ئەمە کێشەکە چی بوو تیارە ئامادە نەبوو چی بوو سەرەتا زۆر بەداخەوە ئەو کەسەی کە ئەو گرتەی گرتووە ڕازگۆ نەبووە لە گرتەکەیە مەسەلەن کەسێک بۆ لە ڕەمەزانە چووە خەڵکێکی زۆر کە ئەچێ بۆ عومرە حەزەکە تووشی ئەو خێرە گەورەیە بێ بچێت لەوێ ڕەمەزان ئیعتیکافکە دەشەوی ئەخیری ڕەمەزان بچێت لە حرەما بمێنێتەوە چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سەحابە لێگەڕێتەوە خێزانەکانی لێگەڕ فەرموون کە 20 ڕەمەزانە هاوێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن پشتێنی تونگە کرد و ئەچووە مزگەوت دەشەوی ئەخیر ناهاتەوە ماڵەوە تەنانەت بۆ سەرشتێکیش ناهاتە ماڵەوە سەریە بردە ماڵەوە لە ماڵەوە خێزانەکانی سەریانەشت مەبەست چییە خەڵکێکی زۆر حەزەکە بچێت تووشی ئەو خێرە گەورەیە ببێژگەلەوەی عەمری ڕەمەزان ئەجرێکی دەستکەوێت کە ئەجری حەجێکی هەیە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵەوەشە حەزەکە بچێت ئەجری ئیعتیکافەکەشی دەستکەوێت دەشەوی ئەخیر حەزەکەن لە مزگەوتا بمێننەوە بۆ نان خواردن نەبێ هەر نەیە نەحەوشش ئەو برابەڕێزە کە هەر کەسێ بێ نازانم کێ بوو ئەو ڤیدیۆی کە گرتووە لەو چ کاتی ئیعتیکاف بوو بێ کە خەڵک لە مزگەوتا ئەمێنێتەوە چۆن لەم کاتەیە ئەم ڕسمەی گرتووە لەم دوایە نادوێت هێڵێمە خەڵک ئوتێلی دەستناکەوێت کە ئێمە ئەوەنەی کە شارەزاین ئەوەی ئاگادارین تەحەدا ئەکەین یەک عومرەکار دەرکرابێ لە هەموو کوردستانە نەک سلێمانی هەچی کۆمپانیای کوردستان هەیە لە دوهۆکەوە هەتا زاخۆ و هەولێر و سلێمانی هەموو مەنتیقەی کوردستان یەک عومرەکار دەرنەکراوە لە ئوتێل ئەوەنەش کە ئێمە ئاگادار بین هەموو عومرەکارانی مەنتیقەی سلێمانی دەوروبەری کوردستان هەمووی ئەرکی لەسەر کۆمپانیەکانە هەتا ئێستش کە بۆ 15 ڕۆژ ڕۆشتۆ عومرەکار 21 ڕۆژە 22 ڕۆژە خزمەتێک لێ دەوێت ئوتێلی بۆ ژیراوە تەنانەت زۆر لە کۆمپانیەکان پارەی 15 ڕۆژیشیە پارەی 15 ڕۆژیاوە یعنی هەیە 7 ڕۆژ و 8 ڕۆژ لە حەدەکەی خۆی زیاتر خزمەتی کراوە دینارێکیشی لێوە نەگیراوە هیچ کۆمپانیایکیش داوای ناکە بەگشتی تر مەجێگەر کەسەی لە شوێنە ئامانجی چی بووە مە بۆچی وای کردو بەداخەوە ئەو کەسە قەینە ئامانجەکە کەسێکی نابەرپرس بۆ ئەوشی گەور بەڵام ئەو کەناڵە فەزایی ئەوە ئەم شتێ بڵاو نەکە خۆ ناکری هەر کەناڵێک هەستی و ڤیدیۆیەکی بۆ بنێرن و پەخشیکا و زەجەیەکی گەورەی ئەعلامی دروستکا بڕاستی گلەیەکە لەسەر کەناڵەکەی نەک لەسەر شەخسەکە ئەوە ئەو شتیان نەکردا کە شتێکی ناڕاست و دوو لەو جەنابتان درۆیە بوو ئینشاءڵڵا ئەمە لێرەوە ڕاست ناکردەوە یاخەخوای گەورە موفقتان کە هەمیشە هەر دڵسۆز و خەمخۆری مسلمانان و عومرە و ئەو مەشاعرە پیرۆزە بن خوای گەورە موفقتان کە ئینشاءڵڵا زۆر باشە ئێوە ئەوەی بزانم لە تۆڕی کۆمەڵایەتیش چالاکن شتەکانتان بڵاوەکەنەوە خۆشتان یعنی کاتێک لەگەڵ عومرەکارانە ئەچن بەردەوام لە ڕێنماییکردن تا چەندێک گرنگیتان بەوە داوە کە کاتێک کەسێک دەیە سەردانی ئەو مەکەی پیرۆزی خۆت مەدینە بکات لەگەڵ یا بن ڕێنمایی بکەن بەردەوام شوێنەکانی پێ بناسێنن بەڵێ خۆی ئەم سەفەرە سەفەرێکی وەکو عەزمکردن سەفەرێکی ڕۆحیە یعنی ئینسان ئەگەر بۆ گەشت و گوزار بچێ شوێنی خۆشتر زۆرە خەڵک دەتوانێت بۆ تورکیا بچێ ئەگەر بچێ بۆ گەشت و گوزار وڵاتانێکی زۆر هەیە کە خەڵک بۆ ئێ بەڵام ئەم سەفەرە سەفەری ڕۆحە
ئینسان بۆ ئەوە ئەچێ بۆ شوێنێکەکەم تووشی ئەجرێ بێ لای خۆی گەورە ئەجری دەستکرد و هەم ڕۆحی ئاسوودە بێ ئێمە خەڵکانێکی زۆر ئەبینین لەو سەفەرەیە کە بەڕاستی ماندووبوونی دنیا و جەنجاڵی دنیا ماوەیەک لە خۆیان دوورە خەون ئەچنە و شوێنە پیرۆزە ڕۆحیان ئاسوودا بێ ئیسراحەتێکی دەرونی ئەکەن ئەم سەفەرە پێویستی بەوەیە کە مامۆسایەکی بەڕێز لە خزمەتی ئەو خەڵکایە بێ جێوێکی ڕۆحیان بۆ بسازێنێ بەردەوام لەگەڵ یان نابێ ڕێنماییان کە لە مەدینە هەنگاو بە هەنگا ئەو شوێنانی کە ئەچن پاشان بەرەو مەکە بەرەو ئەنجامدانی عومرەکە ئەجری عومرە چییە فەزائیلی مەدینە چییە شوێنەکان کە ئەچنە مزگەوتی قوبا ئەجری مزگەوتی قوبا یعنی هەموو ئەو مەرحەلانە خۆناغ بە خۆناغ پێویست بەوەیە کە ڕێبەرێک و ڕێنیشاندەرێکی شارەزار لەگەڵا بێ بۆ ئەوی زیاتر لەزەت لەم سەفەرە ببینی ئێمە خەڵکمان بینیوە بەداخەوە لەوێ زۆر جاریش بینیمانە هاتووەتە ئەو سەفەرە گەڕاوەتە وەکو پێویست نەش لە شوێنەکان شارەزا بۆ وەکو پێویست نە ڕێبەرێکی باشی لەگەڵاوەکە لە خزمەتیا بێ نەسوودی لە سەفەرەکەی وەکو پێویست بینیوە بەڵام ئەگەر کەسێکی ڕێنیشاندەری باش مرشیدێکی باش لەگەڵا بێ زۆر زیاتر سوود لەو سەفەرا بینی زۆر باشە کاک حاجی جیاوازیەک هەیە لە نێوان ئەم کۆتا گەشت و لەگەڵ گەشتەکانی دیکای خۆر هیچ جیاوازێک نێوەکو خۆیەتی گەشتەکان هەروکو خۆیوان هیچ جیاوازیەک نییە وەکو جیاوازی هەر ئەوەندەیە کە ئەمە کۆتا گەشتە کۆتا فرسەتە لە بەردەمی خەڵکە ئەگەر کەسێک پێی خۆش بوو ئەم ساڵ پێش ئەوەی کە دیسان و ساڵێککە بێتەوە مۆسمیێککە بێتەوە ئەم سێ چوار ڕۆژە بەردە ساماوەگەر کەسێک پێی خۆش بۆ سەفەرە بکە تۆ ئەنجامدانی فەریزی حەج دووبارە دەست دەکرێتەوە بە گەشتکردن بەڵێ تەبەن تقریبا مانگێک دوای حەج هەموو ساڵی هەروە بوو مانگێک دوای حەج وردە ڤیزەی حەج ڤیزەی عومرە دەست پێکرێتەوە ئێتر لە سەرەتاوە ئەگەر خەڵکەکە کەم بێت تەڵەبی کەم لەسەر بێ ڕەنگە تیارەکان لە سەرتاوە ترانزیت بێت لە دوای حەج تا وردە خەڵکێک زیاتر ڕوویتەکە ئەو کاتە تیارە عێراقی و فلای بەغاشتەکان ڕاستەخۆ دەست پێکەنەوە ئینشاڵڵا ئامادەکاری کراوە بۆ گەشتی حەج وەک دەزانیتێکە لە فەرزەکان و ئەو کەسانی کە ناویان هاتۆتەوە بێگومان زۆر دەمێکە چاوەڕی ئەم هەلە ئەکەن بەهۆی ئەوی کە ساڵانی پێش و کۆڕۆنا هەبوو نەیانتانیوە ئەو سەفەر ئەنجام بن ڕێنماییتان بۆ هاتووە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە ئێمە بینیمانە ڕێنمایەکان کە ئەم ساڵ جارێ هەر لە سەرەتاوە لە وەزارەتی حەجی سعودیەوە ڕێنمایی دەرکراوە کە ئەم ساڵ ڕێژەیەکی کەمتر لە ساڵان یعنی ڕێژەیەکی زۆر من لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری سلێمانی حەج و عومرە قسەم کرد ئەڵێ ئەم ساڵ لە هەموو سلێمانی ئەتوانین 607 کەس بنێدین بۆ حەج یعنی ئەم ساڵ ڕێژەکە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوە ڕەنگە بڵێم یەک لەسەر سێ نزیکی لەو ڕێژەیە شتێکی وە کەمی کردووە هۆکارەکەی وەزارەتی حەجی سعودی و حکومەتی سعودیە وا باسەکەن کە بە حسابی خۆیان ئێشتا ڕێکاری تەندروستی ماوە کە زۆر قەرباڵغی نەبێت لە شوێنەکان گۆڕانکاری نەکراوە لە نرخەکاندا بەبرات بە ساڵانی ڕابردوو ساڵ بە ساڵ لە سعودیە و لە زۆربەی وڵات هەلای خۆشمان تقریبا وایە ساڵ بە ساڵ شت گرانە بێ مثلا تاثیری کردو لەسەر شتان ئەی تاوان هەموو شتێک گرانە بێ پاس گرانە بێ ئوتێل گرانە بێ تەشیرە تا حەدی حکومەت ڕسومات و زەڕایی بوو ئەم شتانە ساڵ بە ساڵ شتەکان گرانە بێ حەجی بازرگانیش بە هەمان شێوە ماوە بۆ کەسانی بیانەوێ بەو شێوازە بڕۆن ئەوەی کە پێوەتری حەجی بازرگانی ئەمە لە ئەساسا خۆی جۆرێک تەشیرە ناوەکەی واهێنراوە بەڵێ حکومەتی سعودیە وەزارەتی حەج کۆمەڵێک تەشیرەی هەیە مثلا تەشیرەی عومرە هەیە تەنها بۆ یەک سەفەری عومرا بێ تەشیرەم بەستم ڤیزەی حەجی هەیە تەنها بۆ سەفەرێکی حەجە بێ ڤیزەی سیاحەتی هەیە خەڵکێکە هەیە چێ بۆ سیاحەت بۆ سعودیە ڤیزەی بازرگانی هەیە خەڵکێک هەیە چێ بۆ بازرگانی بۆ سعودیە ڤیزە جۆری زۆرە ئەم ڤیزەی کە پێوترێ حەجی بازرگانی ئەمە پێوترێ تەشیرەی مجاملە ڤیزەی مجاملە یعنی بۆ نمونە مجاملەی بەرپرسانەکەن مجاملەی کەسایەتی و ڕئیس عەشیرەت و خەڵکەکانەکەن هەر یەک بە حەجم و توانە و دەسەڵاتی خۆی مەسەلەن ئەوانی ژلەیە بە هەمان شێوە کۆمەڵی تەشیرە ئەدرێ کۆمەڵێکی ئەفرۆشتێتەوە ئەدرێ بە کۆمپانیەکان ئەیکردن و ئەیفرۆشتنەوەی بە خەڵک کۆمەڵێکیشی لە ڕێی ئەو کەسایەتی شتە ئەدرێ بە وەکو عەرزمکردن وەزیرەکان و پەرلەمانتار و ڕئیس حکومەت و هەر یەکەی بەپێی حەجم و دەسەڵاتی خۆی لە بەغا ساڵانە هەندێک حسایان ئەدرێتێ ئەوەیە مۆزوعەکە کە پێ بڵێ هەموو ساڵی هەر هەبووە بەس ئەم دوو ساڵی ڕابردوو لەبەر ئەوەی کە حەج هەر بەگشتی بۆ غەیری ناوخۆی سعودیە نەبووە ئەویش نەبووە بەس وەکو بازەکری ئەم ساڵ ئەبێت کاکاجی ئاراستی بکە کاکاجی ئەو کێش و گرفتانە چین کە ئاراستەتان دەبێتەوە لە کاتی ئەنجامدانی گەشتی عومرەدا و ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان کە ئەو کێش و گرفتانە ڕوبەروتان دەبێتەوە ڕوونەدا لەگەڵتانە واللهی طبعا هەموو سەفەرێ بەشی خۆی کێشە و گرفتی هەیە سەفەری عومرەش کە سەفەرێکی پیرۆزە بەشی خۆی کێشە و گرفتی هەیە بە دەرەجەی یەک مەسەلەن پێویستە ئینسان کە ئەچێ بۆ ئەو سەفەرە پیرۆزە یەکەم حاڵی بێ بۆ چیە بۆ سەفەرێکی پیرۆزە چێ بۆ ئەجرێکی گەورە چێ کە تۆ بتێ ئەجرێکی گەورە دەستکەوێ
ئەبێ چاوەڕوانی مەشەقەتی سەفەرکەیت سەفەر بەشی خۆی ناڕەحەتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم سەفەر بەشێکە لە ناڕەحەتی بەشێکە لە عەزاب ئینسان بێ بچێ بۆ ئەو سەفەرە وەکو ماڵی خۆی مەسەلەن خواردنەکەی وەکو خۆی بێ نییە بێ بچێ بۆ ئەو سەفەرە پیرۆزە شوێنی خەوتنەکە و ژوورەکە و ئوتێلەکەی وەکو ماڵەکەی خۆی بێ ئەمەی دەست ناکەوێت ئەو سەفەرە بەگشتی ناڕەحەتی هەیە بەشی خۆی جاری وایە پاس دواکەوێت جاری وایە ئوتێل حازر نیە چەند سەعات هەیە تا دوای دەستەکەوێت جاری وایە خواردنەکە وەکو ئەم خواردنەی کوردەواری خۆمانی فەرقی هەیە لێوێ خەڵکیشی میسریان تورکی خواردنەکانەکەن ئەم کێشانە هەن و یەک کێشەی تریش هەیە بەڕاستی کەم تەحملی خەڵک بەگشتی بەداخەوە کە زۆرێک لە عمرەکاران لە نەک هەر عمرە خەڵکێکی زۆر میلەتی ئێمە بەعام کەم تەحملین بەگشتی سەیری ئەو ئەندەنوسیانە ئەکەی سەیری مالیزی سەیری وڵاتانی ترکی بۆ نمونە ئەچن بۆ شوێنی بۆ ڕەوزە ئەچن بۆ سەردانی شوێن سیرکەی هەر هەمووی بە نیزام هەمووی یەک جدی لە بەرای هەمووی بە یەک خەت ئەڕوا بە یەک ڕیس بەبی ئەوەی کە کەس پێش کەس هەڵپە ناکە کەس پەلەی نییە بڕۆ یەکەم کەس بڕاتە پێشەوە ئێمە لەگەڵ ئەچینە مەتار ئەڵێن خەڵکینە لەسەر خۆ بن هەمومان بە یەک تیارا ڕوین پێویست ناکە پەلەپەل کە سەرکی لەگەڵ دەرگای هی نەکرێتەوە بەجارێ ئەوەی کە لە دوای خێراتە لەوانی تر هەڵەیە زووتر بڕاتە پێشی تیارەکە دانیشێ لە مەتار خواخۆیەتی زوو یەکەم کەس بچێتە دەرە بچێتە پێشی پاسەکەدا بەڵێ بەداخەوە ئەم پەلەپەلە هەیە لە ناو عمرەکارە بەگشتی کەم تەحملێکیش هەیە مەسەلەن جاری وای خەڵکیان لە خۆی تووڕا بێ سەشتی بەسیت پێویست بۆ تووڕەبوونەش ناکە دوای خۆی سادە بێت و ئینجا لە وڵا داوای لێبوردنەکەم ئەم شتانە زۆر جار ڕۆیە بەگشتی بەڵام سوپاس بۆ خوا ئەتر بەگشتی باشە الحەمدە ئەڕۆی شەکە زۆر باشە با باس لە شتێکی تر بکەین جۆرێک حەج هەیە بۆ ئەو کەسانی کە مردوون بۆ نمونە کەسەکانی ئەو کەسە بیانێ حەج بکڕن بۆ ئەو کەسی کە لیان مردووە ئێوە لە کۆمپانیاکەتان شتیوە ئەنجام دەدەن ئەم جۆرە گەشتانە ئەنجام دەدەن چ حەج بێت چ عەمرەش بەڵێ حەجی بەدەلی پێوەتری یان نیابەی پێوەتری ئەمە لە ڕووی شەرعی و شتێکی ڕێگە پێدراوە ئەگەر کەسێکی مەوسوقت دەستکەوێ مەسەلەن بۆ نمونە من باوکم مردووە باوکم خۆی تا لە ژیانە بۆ نەیتوانێت حەجکا بە هەر هۆکارێ بێ هەوڵێم لەوێت کەسێکی بۆ پیاکەم خۆی کە ئەماڵی حەجکردین واتە حەجکردن ئەمە وەکو وایە مەسەلەن من کەسێک بەکرێگرم تەشبیه بە مۆزوعی حەج و عیبادەتەکە نەبێ مەسەلەن کەسێک بەکرێ کرێکارێ بەکرێگرم ئەڵێم ئەمڕۆ تا ئێوارە تۆ ئەو ئیشەم بۆ بکەم لە مقابلی مەبلەغی پارە دێمێ ئەمیش وایە تۆ کەسێک بەکرێگری ئەڵێ بڕۆ حەجم بۆ بکە کە لەوێیت کابرا ئەچی حەجەکە لە جاتی بۆ نمونە ئەم کەسەی من کە مردووە لە مقابلی ئەوە تۆش مەبلەغی پارەی دێ کە ئەمە شتێکی زانایان زۆربیانە فەرموو ڕێگە پێدرا و کارێکی دروستە بەمەرجێ ئەو کەسەی کە ئەیکا بۆت کەسێکی ئەهلی سیقە بێ ئەهلی ئەمانەت بێ کەسێک نەبێت لە ڕووی بەڕێستان و بیسەران تەنها بۆ پارەکە بێ ئەگەر نیەتەکەی ئەو بێ هەل ئەساسا خۆی گوناهبارە چونکە ئەمە بەستا بێم بەس عیبادەتەکە بێ پێشە مشتێ دوایەوەگە دەستکەوتێکی شێبی ئاساییە ئەمە 2 ساڵیشە پاریش و پێراریش ئەوەی کە ئێمە ئاگادار بین ئەم 2 ساڵی کە کۆرۆنا هاتووە ئەوەی کە ئێمە ئاگادارمی کەس نەیتوانێت حەجی بەدەلکە نەکراوە ئەتر لەمە دووە ئایا ئەم ساڵ ئەکرێیانە ئەوە جارێ تا چەند ڕۆژیش کە ڕوونەبێتەوە حەجی سترێک دانراوە بە دەوری کەعبەیە ئەمە لا نابرێتیان بۆ شازە دەمێنێتەوە هاوڵاتێکی زۆر پرسیاریەوە دەکەن والله طبعا وەکو عەرزم کردن ساڵان هەفتانە و مانگانە حکومەتی سعودیە بەپێی وەزعی خۆیان و بەپێی تەندروستی و بەپێی ڕێنمایەکانی سەحی عالەمی ئەم شتانە ڕێنمایی ئەدەن تا ئێستا ئەو ڕێنماییان هەرماوە کە ئەو قەرباڵغیە زۆرە لە دەوری حەجەر ئەسوەد و کەعبە نەبێت بەهۆی ئەم دیوارەوە کە دروست کراوە لەلایەکەوە لەوانەیە بڵێم لەلایەکەوە ئەو شتەی باشە بۆ نمونە جاران لە دەوری حەجەر ئەسوەد لە ساڵانەوەی خەڵک حەزیە کرد بچێت دەست با لە حەجەر ئەسوەد یان ماچێکی حەجەر ئەسوەدکە باوەڕتان هەبێت لە دەوری حەجەر ئەسوەد وەزعێک ڕوویە زۆر ناخۆش بوو دەیان جار من خەڵکم بینیەوە کە بە ئیحرامەوە چۆتە لای حەجەر ئەسوەد ئەو نەپاڵە فەس و زەحمەت بۆ ئیحرامی بەشێ لە ئیحرامەکەی پێوە نەماوە چەند جار ئافرەت یان مناڵ کەوتۆتە ژێر پێی خەڵکەوە بەس زەحمەت دەریان هێنا بەخوا چەند کەسم بینیەوە پەراسی شکاوە لەوێ یان سەرپۆشی بەسەرەوە نەماوە سەرپۆشی بەسەرەوە نەماوە جۆرها حاڵەتی نەخوازرا و ڕوایە لەوێ کە بەڕاستی دروست نییە شتان ئەو تێکەڵاوی زۆرە مەسەلەن پیا و ئافرەت لەوێ لە دەوری حەجەر ئەسوەدە هەمووی ئەوە تێکەڵە بن بەسەرێکە شتێکی ناشەرعیە بەڕاستی ئەمە دەوری حەجەر ئەسوەد لەولاتر ڕوکنی یەمانیە ئەوە کەمتری زیحامی لەسەر بەڵام سونەت ئینسان بۆی کرا دەستی لێ بە یعنی ئەم قەرباڵغیە زۆرە کاریشی کردووە ئەم دیوارەیان کردووە لەلایەکەوە باشە ئەم دیوارە بۆ ئەوی کە ئەو تێکەڵاوی و ناڕێح وەزع ناخۆشە نەیەتە پێشەوە تر لەلایەک تریشەوە سونەت ئینسان حەزەکە وەکو چۆن ئیمامی عومەر کاتێک کە چوە بەردەمی حەجەر ئەسوەد فەرمووی ئەی حەجەر ئەزانم نەسوودم پێگەی نەزەرر ئەگەر پێغەمبەری خوام نەبینیە صلی الله علیه وسلم ماچی کردی هەیە ماچم ناکردی مەبەست چیە لێرە یعنی حەجەر ئەسوەد
ئەوە نییە کە تۆ وا تێبگەی کە دەست لیا لە حەجر ئەسوەد عمرەکە و قوبوڵ و ئەجرێکی زۆر ئەگەر دەستی لێنەی کە لێنێک و نوقسانیەک هەیە لە عمرەکەتە نەخێر ئینسان ئەگەر بۆشی نەکرا دەستی لێ باس سەلامیشی لێ بکە ئەوە هەر ئەو ئەجرێ هەیە وەکو وایە کە دەستی لێ ئەنجامدانی باشە ئەنجام نەدانیشی گوناه نییە لەسەر ئەو کەس نەک گوناه نییە هیچ کەم و کوڕیەک ناگەن یان یەک خاڵیتر پێم خۆش بێت ئیشارەتێک پێ بکەم مەسەلەی ڕەوزە مثلەن ڕەوزە شوێنێکی بچووکی کەمە با بڵێن هەمووی مەساحەکەی ڕەنگە 150 مەترێک ببیان نەبێ مڕەبع ئەم مەسافەیە خەڵکیشی زۆر زۆر حەزەکا بچێتە ڕەوزە بە تایبەت لە ئافرەتان کە بەداخۆ من دەیان جار لە ئافرەتانم بیست و ئەڵێ وەڵاهی بمزانیە ناڵن بێمە ڕەوزە هەر ناهاتم بۆ عەمرەکەی کە ئەمە بەڕاستی بەم قسەی ڕەنگە ئەجرەکەی خۆی بەتاڵ کاتەوە ڕەوزە ئەگەر بۆت کرا بچیت ئەمە قەیچێکە لەگەڵ ئەوەشا کە ڕەوزە لەگەڵ دەرەوەی ڕەوزە هیچ فەرقی نییە بڵێ بۆ منە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ نوێژێک لەم مزگەوتی منە ئەجری 1000 نوێژی هەیە نافەرمی ئەگەر لە ڕەوزە بیکەی مەسەلەن دەرەجەیە زیاتری فەرقە ڕەوزە غەیری ڕەوزە ئەوە هەمووی مزگەوتە کۆنەکەی پێغەمبەری خوای ئەو منتیقەیە صلی الله عليه وسلم یعنی نوێژەکە لە ڕەوزە بکەی لەگەڵ دەرەوەی ڕەوزە یەک ئەجری هەیە هەر 1000 نوێژەکەیە هیچ حەدیثێکیش نییە تایبەت بێ بە ڕەوزە بڵێ بە تایبەت بڕۆ لە ڕەوزە نوێژێ بکە ئەجرەکەی گەورەترە شتی وان نییە بەڵام ئەوەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ما بین بەیتی ومینبەری ڕەوضەة من ڕیاض الجەنە فەرمی بینی ماڵەکەم و مینبەرەکەم باخچەیەک لە باخچەی بەهەشت ئەگەر بۆمان کرا نوێژی تیاکەین بەس ئەگەر حکومەت ڕێگەی نەیە و تەسریحی نەدا و مەجای نەدا ئیتر خۆمە دۆکو کۆدەواری لێ بەمە دنیا خراپ نابێ دەسەڵات نییە کە حکومەت ڕێگەی نەدا دەسەڵاتی ئەمەیتیانێ بەڕاستی زۆر باشە کاک حاجی ئەگەر ئەمە بکەم دوا پرسیار تا چەند گرنگە گەشتیاران و هەوڵاتێنی کە گەشت دەکەن بۆ سنەتی عومرە ڕێنمایەکانی ئەوە جێبەجێ بکەن زۆر جار دەبیستی من سەرپەرشتیاری باسی دەکرد ئەو بە مامە حاجێک وتومە پێش بەستنی حرام خۆت شۆتێتی نایەوە پێویست ناکەن ئەمە تا چەند گرنگە ئێوە کە ئەو ڕێنمایانیان پێدەدەن حتمما بە پێی شەرعەتی یانی پیرۆزی ئیسلامە بەتاکید ئێمە هەم خۆمان وەکو بڵێن سەرپەرشتیارەکان هەم مامۆسانی بەڕێزکە وەکو مرشیدی دینی لە خزمەتی خەڵکەکەیان بەگشتی ئێمە هەوڵ ئەدەین حەز ئەەکەین ئەو خەڵکە سنەتی عەمرە بە شێوەی جێبەجێ بکە لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەز ئەەکەین بست بە بست شوێن پێهەڵگری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەری خوا بۆ خۆی فەرمی لە سەفەری حەجە فەرمی خذوا عنی مناسککم فەرمی مناسکەکان لە منەوە وەرگن سەحابە ئەوەی کە لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمویان دەم بەدەم گێڕاویانەتەوە تا گەیشتۆتە ئێمە ئەم جیلە یعنی بۆیە ئێمە حەز ئەەکەین و هەوڵی تەواویش ئەدەین کە هەنگاو بە هەنگاو ئەم عمرێ ئەنجام بین لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام ئەبینی جاری وا هەیە مەسەڵەن کە خەڵکی تایە عەقڵی خۆی چۆن بڕی یان بۆ نمونە شتێکی بیستوو لە مامۆسایەکی بەڕێزەوە ئیتر ڕەنگە ئەو مامۆسای ئەو تەجروبەی نەبێت کە ئەو مامۆسایی تر کە لە خزمەتیایەتی لە حەجە هەبێ ئەم شتێک لە مشکیا طبع بۆ جاری وایە تۆ پێڵێ برا بەڕێزەکەم کاکە حاجی دایە حاجی ئەم شتە وا نابێ ئەبێ وابێ لەگەڵ هەمووانەی شاسەیرەکەی بەعزێک کەس ئەوە کوتووە فەرمی ئەوەی کە خۆی عەقڵی بڕی ئەواکە ئەوەی کە لەسەر ئێمەیە و لەسەر مامۆسایانی بەڕێزە گەیاندنەکەیەتی ئەوەی کە بە قسەمان بکە بۆ خۆی خازانجەکە ئەوەش کە بە قسەمان نەکە دیارە ڕەنگە بۆ خۆی زەرەکە زۆر سپاس بۆ حاجی ئامانج خاوەنی کۆمپانیای پارێزان بۆ حەج عومرە خۆشحاڵ بووین بە ئامادەبوون زۆر سپاس زۆر سپاس بۆ بەڕێز و کەناڵەکەشتان یەخە خۆی گەورە موفەقتان کە دەستان خۆش بێ هەمیشە سەرکەوتوو بن خۆی گەورە سەربەرزی دنیا و قیامەتان کە ئینشاءالله دەستەکانە خۆش بەخێر بێ دەستان ساغ بێ بەڵێ ئازیزان ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت نا لەوە بەهێزتریش هەیە لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگی سێنە کات ئەوە بەرە بکوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە سەردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە دۆی
میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەم دێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بەتام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکەت دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بە کارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەم دەهێنرێت دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەیەندرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێک ئەزیزان لە گرنگی کاتدا دەڵێن ئەگەر جەوهرێکت لە دەستچوو ئەوە ڕەنگە بە سوودبینین لە کات بەدەستی بهێنیتەوە بەڵام ئەگەر کات لە دەستچوو هەرگیز بە هیچ جەوهرێک ناتوانانی کاتەکەت بکریتەوە و دووبارەی بکەیتەوە بۆیە کات لە ژیانی مرۆڤ زۆر گرنگە مرۆڤی دانا و ژیر ئەو کەسەیە کە کاتەکانی سوود لێ ببینێت چونکە هەمومان هەمان کاتمان هەیە بەڵام هەمومان ناتوانین سوود لە کاتەکانمان ببینین و بتوانین بەرهەمێکمان تیا هەبێ بۆیە ئەمڕۆ لە تەوەری دووەمدا باس لە سوودبینینەکەین لە کات ئەویش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا حیسان زەڵمی ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی مامۆستا بەخێر بێ خوشحاڵین بە ئامادە بوون مامۆستا بۆ گرنگە کات لە ژیانی مرۆڤە وەڵای جار پێشەکێکی جوانە دوت بۆ کات فعلەن کات ئیمامی عەلی پێناسەیەکی تری هەیە هەڵە کات وەکو شمشێر وایە ئەگەر تۆ ئەو نەبڕی ئەو تۆ ئەبڕێ کاتە کات زۆر زۆر گرنگە ئەم چرکە ساتانەی کە بەرگوێمانەکەوێت و ئەڕوا ئیتر دوو دافعی هەیە کە گرنگیەکەی پیشانەدا یەکیانەوەیە کە ناگەڕێتەوە هەر چرکەیەک بەسەر تەمەەن تاڕۆ ئیتر ناگەڕێتەوە دوو قەرەبوش ناکرێتەوە هەموو ئەو شتانەی تر کە لە دەستمانەچێ ئیمتیحانێکە دەوری دووەمی هەیە ساڵی یەکەم دەرنەچووی ساڵی دووەم دەرەچیتەوە ئیجازەی سایقیە ترایی یەکەم دەرنچوو درایی دووەم دەرەچی یعنی هەموو شتەکان لە دنیا دووبارەیان هەیە بەس کات دووبارەی نییە هیچ دووبارە بوونەوەیەکی نییە و هیچ کاتێکیش قەرەبوو ناکرێتەوە بە شتێکی تر کەواتە ئەمە پێمانەڵێ مرۆڤی وریا ژیر عاقڵ کاتەکانی بە جۆرێک بەڕێەکە کە لە ڕاستیە پەشیمان نەبێ لە بەڕێکردنی چونکە هەموو ئەوانەی کە لە مەشهەدەکانی قیامەت باز لە مەسەلەی کات دەکەن هەمویان پەشیمانن چ ئەوانەی کە کاری چاکیشیان کردووە هەر پەشیمانن لەن خۆزگە چاکترمان بکردا زۆرترمان بکردا چ ئەوانەی کە خراپیان کردووە پەشیمانن قورئان زۆر بە جوانی ئەم مەشهەدانە باسەکات و گێڕێتەوە یا لەیتە یاڵەتی بۆ بەکارهێنێ کە خۆزگە بمانتوانایە بگەڕاینایەتەوە دووەوەی کردەوەی چاکمان بکردا بۆ شتی باشمان بکردا ئەم کاتانە بۆ مرۆڤ ئەگەر بە زێر کە با بڵێن باشترین شتی دنیاە وەسفی بکەین هێشتا کاتەکە گرنگترە مهمترە چاکترە لە زیێڕەکە چونکە زیێڕەکە بە کات دەتوانی بەدەستی بێنی بەس کاتەکە ناتوانانی بە هیچ شتێک بەدەستی بێنی زۆر باش مامۆستا با لە گۆشەی سەرەتا ئاینی پیرۆزی ئیسلامەوە باسی بکەین ینی بێهودە نییە کە خۆی باڵا دەست بۆ عەزەمەتی گەورەی خۆی و سوێنی پێدەخوات و پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە چەندین فەرموودە و لە چەندین شوێن دیکەی ئاماژە بەکات و بە گرنگی کات دەکات و باز لەوە دەکات کە ئێمە لێپرسینەوەمان لەسەر دەکرێت لە ڕۆژی دواییدا لەسەر چرکە بە چرکە و ئەو کاتانی کە بەسەرمان بردووە بۆچی خۆی گەورە لەسەر کات لە قورآنی پیرۆزە ئاماژی پێکردووە سوێنی خواردووە و بۆچی گرنگە ئێمە لە ڕۆنگەی ئاینی پیرۆزی ئیسلامیشەوە گرنگی بەکات بدەین تەوان لە چەند شوێنێکا لە قورئانە خی پەروەردگار سوێنی خواردووە بۆ شتانی کە بەلایەوە زۆر گرنگن یەک لەوانە کاتە ئەگەر بینە سەر سوورەتێکی کورد کە باسیەکە وەالعەسر سوێن بەکاتە خوا باشە بۆ ئەوەی لای مرۆڤەکان چونکە ئینە الئینسانە لەفی خسر لای ئینسانەکان لای مرۆڤەکان گرنگیەکەی ئەوەندە هەبێ کە هەمووتان لە خەسارەت مندیان بۆ کێتر کێمێنێتەوە نەخێر هەر هەمووتان تۆ بەشی یەکەمی ئاەتەکە ئەوهایە ترسێکی زۆر باشە خاتە دڵتەوە هەر هەموو مرۆڤەکان لە خەسارەت مندیان باشە إلا الذين آمنوا وعملوا الصالحات ئەمانن دوو صفەتی گشتین بۆ مسلمانان
يعني ئەمە بە شێوەیەکی گشتی هەموو مسلمانان تیا بەشدارن شەریکن وعملوا الصالحات اینجا چی وتواصوا بالحق وتواصوا بالصبر کاتە ئەم دوو صفەتە زۆر گرنگن دیسان ڕەبتیان بکاتەوەیە هیچ کاتێک نابێ مرۆڤی مسلمان کاتەکانی بە فیڕۆ بدا ئەگەر شتێک هاتە پێشەوە وەسیەت بکا بە حەق بە ڕاستی بە چالاکی بە دروستی بە ڕاستکردنەوە بۆ ئەمە ئەگەر ئاەتەکانی تربێنین بە بەڵگە بۆ ئەمە كنتم خير أمة أخرجت للناس بچی تأمرون بالمعروف وتنهون عن المنكر کە هەردووکی لە بازنەی وەسیەت بە حەق وەسیەت بە حەق ئەوەندە گرنگە مرۆڤ تەنها بەوە جیاکرێتەوە يعني إلا الذين آمنوا وعملوا الصالحات دوو صفاتی گشتین تایبەتیەکە چییە کە مرۆڤی مسلمان جیاکاتەوە لە غیرە مسلمان یان مسلمانی چالاک جیاکاتەوە لە مسلمانی ناچالاک یان مسلمانی ملتزمی تەواو جیاکاتەوە لە مسلمانی غیرە ملتزم وتواصوا بالحق وتواصوا بالصبر باشە بتواصوا بالصبرەکە دیسانەوە ئەگەڕێتەوە بە ناو خەڵک ئەچێتەوە پەیوەستیەکاتەوە بە خەڵک ئەفەرمێ ئەو مسلمانەی کە تێکەڵاوی خەڵکەکە و ئازاری تووشە بێ کەواتە لە وەسیەت بە حەقکردنا تووشی ئازارە بی لە وەسیەت بە حەقکردنا هەموو جارە تووشی ئازارە بێ چکە بەربەستت بە دروستە بێ ئەم بەربەستانە بنە ئازار بۆ تۆ جاری وایە بەخراب وەڵامت دێتەوە جاری وایە عەرقلەت بۆ دروستە بێ جاری وایە سجن نەکرێ زیندان نەکری ئازارێکی زۆر تووشە بێ بەچی بەوەی کە جای کردیتەوە لە عامەی مسلمانان إلا الذين آمنوا وعملوا الصالحات عامەی مسلمانان وتواصوا بالحق وتواصوا بالصبر صبر و ئارامگرتنەکەش دیسانەوە لەسەر ئەوە ئێمە لە خولەکانی تەنمێ بەشەریە ئەم ئاەتی سورەتی یوسفمان هێنا بوو کردبوومان بە دروشم إنه من يتقي ويصبر يعني ئەگەر ئێوە لە پلاندانانە لە بەرنامە ڕێژیە لە ڕێخستنی کاتەکانتانە لە تەرتیبکردنی هەنگاوەکانی ژیانتانە ڕاستگۆ بوون سادق بوون لە خوا ترسان سنوورەکانی خواتان پاراست بەو شێوەیەداتاننا کە تواناتان هەیە چونکە لای کولی فڵاو نەفسەنی لا وسعها خوا تەکلیفی زیاد لە کەس ناکات ئەگەر بەم شێوەیە توانیتان ئەم پلانە دانێن باشە بۆ ژیان بۆ ڕێخستنی ژیان بۆ باشتر بەرهەمدارکردنی ژیان بۆ سەرکەوتن چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ژیانەی بەچی وەصف کردووە بە کێڵگە خۆ کێڵگە معلومە هەموو ئەوانەی کە زەراعەتەکەن فەلاحەتەکەن بڕۆ دڕکی تیا بڕوێنە دوایی دڕکە چێنیتەوە هیچی تیا مەڕوێنە دوایی هیچ ناچێنیتەوە بڕۆ شتی باشی تیا بچێنە شتی باشیشە دووریتەوە بۆیە ئێمە ئەو دروشمەمان هەڵبژار إنه من يتقي ئەگەر لە دیاریکردنی ئامانجەکانە باشە لە بەهێزکردنی خاڵە بەهێزەکانە سنوورەکان پاراست تەقوای خوات هەبوو و ئارامت گرت لەسەری إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين حتما لدنياشا خوای پەروەردگار پاداشتەکەت زایە ناکە یعنی بەرهەمی باشت تووشە بێ ئەم ئاەتە خطابێکی زۆر جوانە ئاراستەیەکی زۆر باشە بۆ مسلمانان بۆچی بۆ ڕێخستنی کاتیان یعنی کاتەکانتان ڕێکخن سنوورەکانتان تون و تۆڵکەن هەنگاوەکانتان یەکخەن بۆەوەی بە یەک ئاراستە بڕۆی چونکە ئەگەر هەنگاوەکانی ژیان 6 هەنگاو بن وەکو لایەنەکانی ژیان لایەنی تەندروستی لایەنی ڕۆحی لایەنی وەرزشی بڵین ئەوش کە تەندروستیە لایەنی دارایی ئەنجا مەسەن لایەنی زانستی لایەنی کۆمەڵایەتی لایەنی خێزانی گەرەمانە لایەنەکانی ژیان بن ئەبێ مرۆڤ عقلەکە مسلمانەکە سەرکەوتووەکە ئەوەیە کە هەنگاوی بەرز کردەوە بۆ پێشەوە بۆ سەرکەوتن بە قادرمەیەکا سەرکەوێ هەموو لایەنەکانی هێنابێ لەگەڵ خۆیان هەر شەشیان کە چووە سەرەوەی تە دانابەزێتەوە بەزەگەر یەکێک لە لایەنەکانی جێما بێ لە دواوە بۆ نمونەگەر لە لایەنی زانستیەوە گەشت بێتە ئاستی پرۆفیسۆری و دکتۆری بەس لە لایەنی خێزانیەوە هێشتا مجەڕەت بێ ئەبێ بگەڕێتەوە جارێکی تر خێزان پێک بنێ ئەگەر مناڵەکانی تەندروست نەبن لە لایەنی کۆمەڵایەتی و گرنگی پێ نەدابن ئەبێ بگەڕێتەوە جارێکیان بۆیان چونکە ناتوانێت سەرکەوێ سنوورەکە وەستاوە ئەبێ هەموو لایەنەکانی ژیان ڕێکخەی جا کاتەکان ئەوەندە گرنگن بۆ مرۆڤ و بە ئاسانیش شتێکی قورس نییە غیر ممکنیش نییە کە بڵێ ناکرێت بە ئاسانیە توانی 24 ساعتی ڕۆژت هەیە هەر بە ئیسراحەتی خۆت دانیشە هەموو ڕۆژە دەفتەرەکەت ئێوارە دانی بۆ پلانی سبەینێ کە دانیشتی سبەینە چی گرنگە بۆ تەلەبە ئێستا کاتی امتحاناتە سەعی زۆر گرنگە کاتە زۆرێک لە کاتەکەی ڕۆژی سبەینێ کە 24 ساعتە ئەکرێ 8 ساعتی با بە سەعی
بامتحان 8 ساعاتی 6 ساعاتی با بنووسن ئەمە 6 دەمە 4 6 ساعتی تری ئەمێنێتەوە دەبا ساعاتێکیشی با بە عیبادەت ساعاتێکی با بە ڕێگەی مزگەوت و هاتوچۆ و خوێندنەوەی شتە ڕۆحیەکان چونکە گەر ئینسان لەلایەنی ڕۆحیەوە بەهێز بوو ئەو کاتە توانێت بە لایەنەکانی تریش ژیانی سەرکەوتوو بێ زۆرن ئەوانەی لە لایەنەکانی تری ژیانە باش پێشکەوتون بەڵام سەرکەوتو نین چونکە ڕوحیان تێر نییە دڵخۆش نین بەختەوەر نین ئاسوودە نین ئەم ڕۆحا بەشێکە لە گرنگەکەی لایەنە گرنگەکانی ژیان بۆیە ئەگەر ئینسان توانی ڕۆحی ئاسوودە بێ ڕۆحی تێرکە ڕۆحی هەمیشە پڕ بێ بە عیبادەتەکان بە چاکەکردنەکان بە تەعامل ڕێک و پێکە و تەندروستەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتە ناو ژیانی مسلمانانەوە فەرمووی چی فەرمووی من هاتووم بۆچی بعثت لأتمم مكارم الأخلاق ئەنیە هاتووم بۆ ئەخلاقە جوانەکانی ناو کۆمەلگا تەواو بکەم ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم عایشەی خێزانی کە نزیکترین و زیرەکترین کەس بووە لێەوە عایشە وەصفیەکە فەرمێ کانە خولوقه هو القورآن کەواتە ئێمە قورآنەکەمان لەبەردەست ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکردەیی لەبەردەستمانە نەبێ سنەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرن ئێمە چۆن نتوانین ئەو ئەخلاقە جوانانە بە ڕێخستنی کاتەکانمان بە ئەولەویەتدانان لە ئیش و کارەکانی ڕۆژانەیە توانی کاتەکانمان بکەین بە زێڕ پەشیمان نەبین لەوەی چونکە هەموو ئەوانەی وەکو عەرزم کردی کاتەکانیان بەڕێ کردووە پەشیمانن ئەوانەی کە کاری چاکیان کردووە پەشیمانن لەوەی کە چاکتریان بۆ نەکرد ئەوانەی کە کاری خراپیان کردو زۆر پەشیمانن پەنجەی پەشیمانی ئەگەزن بەڵام تازە داد نادا تا ئێستا فرسەتێکی باشە لەبەر دەستمانایە گەنجی فرسەتێکی باشە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێنج شتی باس کردووە کە فەرموویەتی پێشەوەی لە دەستان بچێ ئاماژەی پێ بکەن ئەگەر ئەو پێنجە بکەین بە لایەنەکانی ژیان کە یەکێکیان گەنجیە یەکێکیان سەحەتە یەکێکیان کاتە فراغك قبل سقمك مامۆستا تا چەند گرنگە کە ئێمە کات بەڕێوەبەرین واتە دەکرێت کات پێویستی بە پلان بێت بۆ نوێمە لە خەو هەڵدەستین تاوەکو ئێوارە ینی بیر بکەینەوە کە بێت چی بکەین دەبێت چۆن کاتەکانمان سەر بکەین بەڕاستیەکی لەو شتانەی کە ئێستا کاتێکی زۆری هاوڵاتیانە باوە کاریگەریشی هەبوو لەسەر دواکەوتنی کۆمەلگا ئەویش دواکەوتنەکەەوەی کە ئێمە لەوانەیە زۆرجار بەباشی نتوانین بەکاری بێنین تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و فێسبوک ئەم بابەتانەیە ئەمانە تا چەند دەبنەمایی گرتنی کات و نەتوانی پلانێکی تۆکمە دابنین بۆ کاتەکانمان بێگومان ئەگەر بین لێرەوە سەیری قسەیەکی محەممەد ڕاشید هەیە ئەڵێ ئەوەی پلانی نەبێ دەوروبەرەکەی بەکاری هێنێ بۆ جێبەجێکردنی پلانی خۆی ئەمە لە زۆرێک لە مرۆڤەکانی ئەم سەردەمەیان ڕەنگی داوەتەوە یعنی ئەوەی فەیسبووکی داناوە بەباشی هەموو کاتەکانی تۆی بردووە بە خۆت نازانی فەیسبوک کاتێکی زۆری کوشتووە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئینستاگرام و تیلگرام و نازانم سناپچات و هەموو ئەوانەی کە هەیە ئەمانە کاتێکی زۆر زۆریان کوشتووە ئەگەر جاران تەکلیف بکرایە لە مناڵەکە بوو تایوەرە ژوورەوە کاکە وەرە ژوورەوە چیەکە ئەوەندە لە دەرەوە بەیانی تایوەرە تۆ لە دەرەوەی ئێستا بێت تەکلیفی لێ بکەی بڵە بڕۆ دەرەوە مۆبایلەکە جێبێڵە ئایپادەکە جێبێڵە بۆیە ئەگەر لە ڕابردوو گرنگ بوو بێ ڕێخستنی کات ئێستا گرنگترە چونکە ئێستا مناڵ بە تایبەتی کۆنتڕۆل لە دەستی باکووداکیان نەماوە لای ئەو مۆبایلەیە مەرحەمەتی ئەو مۆبایلە چی بۆ بچوو ئەو ئاوا پەروەردە مامۆستا یعنی بووە بە منهەجێکیش لە هەموو جیهانە ئەگەر سێرکەی بەڕێوەبردننی کاتێکێکە لەو کورساتانی کە خواستێکی زۆر زۆری لەسرە بێگومان ئێستا هەر بەمە تۆ ئەتوانی دەستکەوتەکانی دنیا هەمووی بەدەستبێنی ڕاستانی بەڕێخستنی کات ئەتوانی بە مرۆڤێکی سەرکەوتوو بە دانانی پلان منهەج بەرنامە ئەم پلان و بەرنامەی خۆ شتێکی زۆر ئەوە نییە ینی بڕۆستەی ژیانی پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم هەمووی پلان بووە بەرنامە بووە هەر بۆ خۆی دانانی بەرنامەکان دانانی عیبادەتەکان خۆی پەروەردگار پێنج کات نوێژی داناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم سیانی بۆ ئیزافە کردووە کەکو سنەت ئەو نوێژی چێشتنگایە ئەو شۆ نوێژە ئەو تەراویح ئەم سیانە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێجگاوەی کە بە مناسباتی شەیە ئەگەر چوویتە مزگەوت ئەگەر تەوبەت کرد ئەگەر یەکێک مرد ئەگەر ئەمانە مناسباتن سنەتی مناسباتمان زۆر ئەمانە هەموو پێمان ئەڵێن کە کاتەکانتان ڕێکخن ڕێخستنی کاتەکان ئەتوانێ
دەستکەوتێکی زۆر باشت دەست بخە بەعکسەوە ئێستا هەم دەستکەوتی دنیای هەم دەستکەوتی قیامەتیش بەڕاست ئێستا سیرکە دوو خوێندکار بەیەکەوە بن لە 5 یادادیە لە 6 یا لە زانکۆ یەکێکیان خاوەن پلان و بەرنامە بێ ئەوی تریشان بێ بەرنامە و پلان بێ هەر بەیانی کە هەڵسان ئەتیادی کە چوون بۆ جامیان ئەمەیان محاضەرە یەکەمی نییە خاوەن پلانە بەرنامەیە بەس محاضەرە یەکەمی نییە ئەڵێ بە هاوڕێکی با بچین و کافتریا چایەک بخۆینەوە قاوەیەک بخۆینەوە با بڕۆین ئەمیتیان بەرنامەی نییە محاضەری هەیە بەزاگای لێ نییە باشە ئەچن قاوەیەکە خۆنەوە دوایی ئەم حاضەری هەیە ئەڵێ من دەرسم هەیە بچمە ژوورەوە بەس تۆ چاوەڕێمەکەی لە بەردەرگا چاوەڕێت دەکەم احتیادی شم نیانی خۆ محاضەرەکە بۆ نەگرنگ نییە باشە لە بەردەرگا چاوەڕێکەوە محاضەرەکەی خوێنێ کە هاتە دەرەوە سەرەکەی هاوڕێی خاوەن پلان ئەڵێ وەڵایی جا من مەعیدێکم هەیە لە دوکانێکە هینێکم بۆ کۆپیەکەن ئەبێ بچین بیێنین 1 ساعتیەوێ بڕۆ بۆ بازار وەرەوە من ژێم لەگەڵ تاکوڕقی چێکە باوڕێ ئەم ئەڕوا هەتا ئێوارە ئەمە ئەو ئەسوڕێنێتەوە باشە بە دوای هاوڕێ بە پلانەکەوەیە ئەڕوا لەگەڵی لەوانەیە هەندە جارە پارەشی بۆ سەرفکە کرێ پاسەکەی لەسەر ئەو بێ قاوەکەی لەسەر ئەو بێ سنساخەکەی لەسەر ئەو بێ ئەم بە خۆی نازانێ ئاگای لە خۆی نییە ئێوارە خاوەن پلانەکە هەموو ئامانجەکانی خۆی تحقیق کردووە جێبەجێ کردووە ئەوەشی کە بێ پلانە سەرکای ئێوارە هیچی نییە محاضەرەکانی فەوتە پارەکەی لە دەست چوو کاتەکەی نەما نوێژەکانیشی چوو بۆ چونکە لەگەڵ هاوڕەکەی بوو کەواتاکرێ لێرەوە بە بچووکی ئەرزی بینەرانی بەڕێز بکەین بڵێن ئەگەرەتەوەی خاوەن پلان بی ئێوارە دەفتەرێکی بچووکت با پێ بێ لە وەرەقەیەکە سعات تەوزیعیکە سعات 8 لەسی تا 9 لە ماڵەبی 9 چیەکەی تادە 10 چیەکەی تا 11 و 12 تا یەک چیەکەی دوای نیوەڕۆ خەریکی چیت هەمویان بنووسە هەمووی بنووسە کە ئێوارە ڕێک وەکو دوکاندارێک وایە دەفتەرێکی لەبەر دەسابێ هەموو ئەو شتانەی کە کڕیونی لەبەر دەستایەتی ئێوارە سەیری حساباتەکە ئەزانێت چی پێیا کردووە چی زار کردووە چی قازانج کردووە پێچەوانەکەشی ئەو خاوەن دوکانەی کە دەفتەر و مەفتەر وشتی نییە ئێوارە چی لە گیرفانە بۆیدا بە دوو علاگۆی باتەوە بۆ ماڵەوە بۆ سبەینە سەرەکە قەرچێکی زۆری هاتۆتە سەر لەبەرەوە زۆر گرنگە ڕێخستنی کات گرنگێکی تەواوی پێ بدرێ ئەتوانی خۆت کۆنتترۆلکەی چونکە مرۆڤ زۆر لەو گەورەترە بڵێ وەڵی پێم ناکرێت پێم ناکرێت ئەتوانێت بە ئاسانی کاتەکانی تەوزیعەکە دەستکەوتێکی زۆر باشی دەستی خۆی بخاو بە هەموو شێوەیەک ئەتوانێت کۆنتترۆلی نەفسی خۆی بکە بە ڕێخستنی کات دەتوانێت کۆنتترۆلی نەفسی خۆی بکە ئەگەر ڕێخستنی کاتی نەبێ بێ بەرنامە و پلان بێ ئەوە بە دڵنیاییەوە ناتوانێت ژیانێکی سەرکەوتوو بەڕێ بکە زۆر سپاس بۆ مامۆستای حەسان زەڵمی ڕاهێنەری گەشەبەردانی بڕی سپاسکە میوانی بەرنامەکەمان بووی ئەوەیەکمان کرد ئەمە ئەم فترەیە ئەم ڕەمەزانە دەرفەتێکی باشمان هەبوو چوونە ناو ناوەندەکانی خوێندن لەوێشەوە بە خوێندکارانمان بود بە تەڵەبەکانمان بود لە سلێمانی الحەمدولە زۆرێک لە ئامادەیەکان چوینەوێ لەوێ توانیمان کە بە هەموو خوێندکارانی کاتتان کرد بۆ بەڵای باسی ڕێخستنی کاتمان کرد من بابەتەکەی من کە لە چوار ئامادەیە توانیم هەر ئەوەندە دەرفەتمەوە بۆ گەرنا زۆرتر بمتوانایە هەر چواریان داوایان کردووە کە بۆیان دووبارە و سێبارە و چواربارە بکەینەوە فراغێکی زۆر باش دروست بووە لە ناوەندەکانی خوێندن لێرەوە مامۆستایانی بەڕێز ئەوانەی کە بەڕاستی هەڵگری پەیامی ئیسلامن بە مەکتەبەکان بکەن بە مزگەوت بکەن بە شوێنی گەیاندنی ئەو شتە باشەی کە خۆی تووشی بووە هەوسە خێزانەکانی ڕۆڵیان دەبێت بەڕاستی لە ماڵەوە بەڵێ خێزانەکان ڕۆڵیان کەمترا بەس ئەوەی مەکتەب ئەمە ئەچێ بۆچی ناوی چییە وەزارەتی پەروەردە و فێرکردن لە کاتێک ئەمە پەروەردەکەمان تۆزێ فێرکردنی تایە تۆزێ زۆر کەم پەروەردە هیچیانە دەی ئەو مامۆستایانی کە هەڵگری پەیامی ئیسلامن تکاکەم با لەوێ پەروەردەی نەوەکان بکەن لەوێەوە بتوانن پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام بە جوانی بگەێنن بەو گەنجانە بڕواتانە بێ زۆر باش گویانەگرت زۆر باش یعنی هەمویان تامەزرۆی ئەو قسانە بوون کە ئێمە ئەمان کرد بۆیان لەبەرەوە ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە ناوەندەکانی خوێندنن هەڵگری پەیامی ئاینی پیرۆزی ئیسلامن خۆیان چۆن سوودیان لێ بینی بێ ئەوەن داتوانن بە خەڵکیشی بگەێنن ئەگەر نەیتوانی بیگەێنێ ئەوە بابزانی خۆشی استیفادەی لێ نەکردووە زۆر باشە زۆر باشە بەڵازان و خۆشەویستان ماوەی چەند ڕۆژێکە هاوڵاتیان و فەرمانبەران و قوتابیانی زانکۆ لە سلێمانی دەوروبەری خۆپیشاندان و گردبوونەوە ئەنجام دەدەن بما بێ هۆنیا پامنێرمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانایە ئەگەر ڕامیار ئامادە بێ زانیاریمان باتێ لەسەر ئەو گربوونەوەی کە ئەنجام درراوە بە چی مەبەستێکەوە کێن ئەو کەسانین کە لەوێن
ڕامیارگوێت لە ئێمەیە؟ بەڵە سڵاوی خواتان لێبێت بەیانیتان باش دیارە ئەو کردبوونەوەی کە ماوەی 5 ڕۆژ ئەنجام بدەیت لە سنووری پارێزگای سلێمانی مامۆستایانی فەرمانبەرانی زانکۆی سلێمانین بە کەمپی کۆن و بە کەمپی تازەشەوە لە پاڵەوەدا ڕۆژی ڕابردوو قوتابیانیش بۆ داواکردنی دەرماڵەکانیان تێکەڵی خۆپشاندانی مامۆستایان بوون هەم پشتگیری داواکاری مامۆستایانیانە کرد کە پێنەدانی موچەکانیان بوو تاو کێسا موچەی مانگی سیان وەرنەگرتووە هەمیش قوتابیان کە بڕیار وابوو لە ساڵی مانگی 2021ەوە ماگانە دەرماڵیان پێ بدرێت بەڵام تەنها یەک مانگیان وەرگرت مانکانی دیکە تاوکو ئێستا پێیان نەدراوە بۆ ئەوانش پشتگیری مامۆستایانیانە کرد و داوای مافەکانی خۆشیانە کرد من ئێستا لە بەردەم کەمپی کۆنی زانکۆی سلێمانیم ڕۆژانە لە کاتژمێر 8 بەیانیەوە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ دێنە بەردەم ئەو کەمپە و سەرڕای ئەوەی کە ڕێگە نادەن هاتوچۆی ئۆتۆمبیل بە بەردەم زانکۆیە هەبێت لە هەمان کاتە دەرگای زانکۆشیان داخستووە و ڕێگە نادەن دەوام لە زانکۆکانە بەڕێوە بچن چونکە ئەوان دەڵێن جگەلەوەی کە موچەی مانگیسیان وەرنەگرتووە هاوکات شکۆی زانکۆپی مانگەکانی شکێنراوە بەهۆی ئەوەی کە ینی هەموو مانگێک مامۆستایان دەبێت بۆ داواکردنی مافەکانیان فەرمانبەران بێنە سەر شەقام تاوەکو موچەیەکیان پێ دەدرێت خاتون سڵاو لێبێ باشی دەمەوێت پێم بڵێ هەموو مانگێک ئێوە بەم شێوەیە دەکرێت داوای مافەکانی خۆتان بکەن بۆی موچەیەکتان پێ بەخێر بن سەر چاو سپاسدانەکەم نەوەڵڵا ئەمە فلیمە بە ئێمەیەکەن نەوەڵڵا ئەمە عیبێ بە ئێمەیەکەن ئەوە مانگی دڵنیام ئەم لیستەی کە بڵاویان کردوتەوە مانگی 6 وەرگەگرین ئێمە مانگی 6 مانگی چەند وەرەگرین خۆ ئێمە وەکو بەخالت ناڵین وەکو حەسوودی ناڵین بەڵام فەرمووت تەندروستی لە تەنیشت ئێمەوە دیوارین ئەوان وەریان گرتو ئەوانیش حەقێکی خۆیانە ئەوانیش کە سوکاری ئێمە بەڵام وەڵاهی ئێمەش داوای مافی خۆمانەکەین مانگی سێ مانگی چوارەوە مانگی پێنجە ئەی ئێمە هەتاکەی ئاوا هینکەین ئێمەش دڵنیا بێ حکومەت لەوای کات دەرگای زانکۆ ناکەینەوە هەتا دوو مانگ بەسەرێکە وەرنەگرین مافێکی خۆمانە هیچ شتێکی ترمان نەویستۆ لە حکومەت داوای هیچ شتێکی زایەمان نەکردووە خاتونجان ئێوە چەند ڕۆژە خۆپشاندانەکەن سوپاس بۆ تۆ چەند ڕۆژە خۆپشاندانەکەن کە زووتوێتی داواکاریتان چیەوە بۆ خۆپشاندانەکە نەخێر بەخێر بێن کەناڵەکەتان بەخێر بێت سەرچاو وڵا کەس ناتۆ بە دەممانەوە کەس لێپرسینەوە نییە هەر هاتوون و ئیلاکیمان پێ بڕێت و یەکێ جوابمان باتەوە خۆ داوای vێلا ناکەین داوای حەقی خۆمان نەکەین داوای مافی خۆمان نەکەین معاش و ڕەنجەشانی خۆمانە ئەو مانگی 4 زعکردەوە ئێمە هێشتر بە زیاوە داوامان کردووە یعنی گەندەڵیمان نەکردووە داوای مافی خۆمان نەکەین سپاس دەکەم سەلامەت بێ مامۆستاجان جەناب مامۆستای فەرمانبەری دەمەوێت پێم بڵێ ئەوە شەر فەرمانبەرەوانێ لەسەرەوە داواکاریانەی کە هەتانە وەڵام نەدرامنەوە تاوەکو ئێستا ئێوە جگە لە موچە داوای کاری ترتان هەیە داواکاری ترتان هەبێت لە پاڵ موچەکەدا بەڵێ بەخێر بێت پێش موچە تەبەنەوەی ڕێز و شکۆ بۆ ئینسانی کورد تاچی کورد بگەڕێتەوە تەبەنەوەیش پەیوەندی بە خۆشگوزەرانی و با بڵێن ڕێخستنەوەی ژیانی هاوڵاتی بە گشتی لە هەموو کوردستان دیارە و کاتێک کە ڕێخستنەوە هەبوو ژیانی تاشی کورد ئاسایی بۆەوە ئەو کاتە ئیتر نەباسی موچاکرێ نەباسی کەسێکری بڵێن ژیانی طبیعی نیە ژیانێکی نادروستی هەیە تەندروست ژیانی فەرمانبەران و مامۆستایان ناتەبیعیە نەخێر بەگومان ئەوەی کە ئێماڵێن بە ڕێزیش لە دڵی خۆتاڵێ نەخێر کەس و کارم هەمومان دیارەگەر طبیعی بووە ڕۆژمان مەم ڕۆژە نابێ سەناهاتن دانیشتنیان باسی ئەومان کردایە کە موچە نییە ئێمە پێش موچە تاچی کوردە بێ شکۆ و ڕێزی بگەڕێتەوە تاچی کوردە بێ هەست بۆ بکاکە بوونی هەیە نەک هاوڵاتی چکە تۆ ئێستا کوردستانی خۆمە کاڵێن کورد لە کوردستان ئاژی دیارە باڵێ قەومێتی کەژەیە ئەو کاتە بێت تاک ئەبێ قەومێتەکانی کەش ژیانی ئاسایی بێتەوە طبیعی بێتەوە بۆی بتوانین بە ژیانێکی خۆش لە ژیانێکی تەندروستا بژین ئەو کاتە هیچ کەس گلەی ناکە هیچ کەسێ باسیەوە ناکە بۆ ژیانمان وایە ئەسڵەن خۆی بە فیدای دەوڵەت داواکاری ئێوە چییە بە کوردی ناڵم داواکاریمان شکۆیە بۆ ڕێزە بۆ تاچی کورد خۆی بینێتەوە لە هەموو خزمەت گوزاریەک لە موچەوە بیگرە لە ژیانی تاچی کورد لە ژیانی هاوڵاتیەکە لە بەردەمی مزگەوتی گەورە عەرەبانەیەکی پێ بژێوی ژیانی بۆ پێیاکات سپاس دەمێ ئەو وێنێتان پیشان بەم ینی مامۆستایان و فەرمانبەران ڕۆژانە
ئێرە بەردەم کەمپی کۆنی زانکۆی سلێمانیە لێرە دادەنیشن تاوەکو کاژمێر 12 ڕێگە نادەن نەتاقیکردنەوە بەڕێوە بچێت نە هاتوچۆی قوتابیانیش بەنێو زانکۆدا هەبێت هەردوو ئاراستەی جادەکەیان گرتووە جا تەبعاً دانیار هۆنیان لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانیش بە هەمان شێوە لەوێش دەرگاکە داخراوە و ڕۆژی ڕابردوو ئاستەنگی هاتوشۆش لە بینی هەردوو ڕێگەکە دروست کرا ئێستا دەبینن دەرگای زانکۆی سلێمانی ینی دەرگاکەیان داخستووە و لەبەر دەرگاکە یعنی گرتبوونەوەیەکیان ئەنجام داوە و داواکەن ینی سەر ڕایکە موچەی مانگی سێ موچەی مانگی چواریشیان پێ بدرێ هاوکات شکۆش بۆ زانکۆ بگەڕێتەوە بۆی کە هەموو ڕۆژێک مامۆستانی فەرمابران لەسەر ئەم شەقامەدا نەنیشن داوای ماف و شای سەداراییەکانیان لە حکومەت بکەن بەڵێ باش دەستخۆش زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیان رووسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە وەڵازان و خۆشەویستان لە تۆری سەمی بەرنامەکەماندا باز لە کەسایەتێکی ئاینی و نیشتیمان پەروەر دەکەین کە هەر لە دایکبوونیەوە و دواتر لە سەردەمی لایەتی و گەنجەتی و تاوڕۆژی وەفاتی کرد لە پێناو ئاینی پیرۆزی ئیسلام و لە پێناو وەستانەوە جی زوڵم و ستەم و نادادی لە نێو کۆمەلگاکەدا بوو هەروەها نیشتیمان پەروەرێک بوو وە کەسایەتێکی کاریزمەی سەردەمەکەی خۆی بۆیش مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز بوو ئێمە لەم تۆرێماندا باز لە ژیانی و بەرهەم و کەسایەتی و پێگەزانستەکەی دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد شافعی قوتابی مامۆستای کۆچکردو مامۆستایان زۆر بەخێر بێن سپاستان دەکەم خی گەورە بتان پارێزێ سەر بەرز بن لە دنیا و قیامەت یاخوا بەخێر مامۆستایان سەرچاوەکەن مامۆستایان تۆ نزیک بە 14 ساڵ زیاتر لە خزمەت مامۆستای ئازیزاوی خی گەورە لێ خۆش بێ ئەگەر سەرتا باز لە ژیانی بکەین ژیانی چۆن بڕێدەکردووە هەنگاوەکانی ژیانی چۆنی بوو بە ناوی خی گەورە سوپاس و ستایش بۆ خی گەورە سەلات و سەلامی بێپایان لەسەر گیانی پاکی سەروەرمان حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم لەسەر گیانی یار و یاوەران و شوێن کەوتوانی سوپاس بۆ ئێوەی بەڕێز سوپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام کە ئەم فرسەتەی ڕەخساند بۆ گفتوگۆیەکی کەم لەسەر ژیانی گەورە زانای کورد پێشەوای کورد جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێت مامۆستا مەلا عوسمان عارفێکی گەورەی کورد بوو زانایەکی کەمیوێنە بوو خواناسێک بوو کە وێنەی لە کات و سەردەمی خۆیدا زۆر کەم بوو مامۆستا لە ساڵی 1922 لە گوندە جوانەکەی پریس سەر بە قەزای هەڵبجە لەدایک بووە لە ئامێز و باوەشی باوکو و دایکێکی زۆر خواناس مامۆستایەکی زۆر گەورە جەنابی مامۆستا مەلا عەزیزی پریس کە یەکێک بوو لە هەرە زانا گەورەکانی کوردستان لە زەمەنی خۆیە جەنابی مامۆستا هەر لەو گوندە چکۆلە کە باوکی مامۆستا لەوێ حوجرە و فەقێ و مەدرسەی بووە لە تەمەنی 5-6 ساڵیە ئەچێتە حوجرە لە خزمەت فەقێکانی باوکیە قورئان و کتێبە سەرەتاییەکان دەخوێنێت دواتر پەرە بە خوێندن ئەدا لە خزمەتی جەنابی باوکیە مامۆستا مەلا عەزیزی پریس دوای ئەوە کە جەنابی مامۆستا لە خوێندن نەختێک سەر دەکەوێ مامۆستا مەلا عەزیزی باوکی پێی خۆشە بێ بۆ ئەوەی لە ماڵەوە مەشغوڵ نەبێ بە میوان و بەعزێ شتەوە حەزەکا بۆ خوێندن بینێرێ بۆ گوندی تریفە کە لەوێ مامۆستا مەلا ساڵح کە هەم لەگەڵ باوکی مامۆستایە ئامۆزا بوون هەم زاوای مامۆستا مەلا عەزیزی پریسیش بوو مامۆستا لە خزمەت جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە لە گوندی تریفە درێژە بە خوێندنی ئەدا تا خوێندن تەواوەکات لە کۆتاییدا جەنابی مامۆستا دەگەڕێتەوە و لە خزمەت جەنابی باوکیە مۆڵەتی زانستی وەردەگرێت مامۆستا مەلا عوسمان خۆی فەرمووی ئەمە بەدەمی خۆی خۆم لە خزمەتی بیستومە مامۆستا
کۆمەڵێ خەڵکی زۆر گەورە زانای گەورە هەمیشە لە خزمەتی مامۆستا مەلا عەزیزە دایان خوێند فەرمی ڕۆژێک باوکم بانگی کردم وتی مەلا عوسمان من تۆزێ تەمەنم کردووە ئیمتیحان و تاقیکردنەوە دەکەم لە چەند کتێبێکە ئەگەر لە ئیمتیحانەکەیە دەرچووی ئیتر لە مەولا تەدریس و هەموو شتێکی حجر ئێمە دەستی تۆ و من پێویستم بە ئیسراحەت هەیە ئەو کتێبانەی کە لە ناو مەلایە زۆر مەشهورن وەکو کتێبی توحفەی ئیبن حەجەر وەکو تەفسیری بەیزاوی وەکو ئەو کتێبانەی کە زۆر کتێبێکی قورسن و زانینیان ئاسان نییە فەرمی شوێنەکانت پێ ئەڵێم و مۆڵەتیشت ئێمێ ماوەی هەفتەیەک تماشایشی بکە دوای ئەوە ئەگەر وەڵامەکانت تەواو بوو جوابەکانت تەواو بوو ئەوە ئیتر لەمە لە حجرە عایدی تۆیە و تۆ تەدریس دەکەی ئەڵێ عەرزم کرد کتم قوربان ئەی بۆ هەر ئێستاکە پرسیارەکانم لێ ناکەیت و هەر ئێستا وەڵامت بدەمەوە ئەڵێ باوکم زەردەخەنەیەکی کرد و فەرمووی جا زەرەر ناکەی کتم قەیچێکە بیفەرموو فەرمی ئیمتیحانێکی کردم لەو 4-5 کتێبەیە کە خۆی یا لەو شوێنانەیە کە خۆی بەلایەوە قورس بوو جێگەی بیرکردنەوە و تێڕامان بوو لە ناو مامۆستایانە فەرمی سوپاس بۆ خوای گەورە وەڵامی هەموویانم دایەوە بەو شێوەی کە دڵی باوکم زۆری پێخۆش بوو فەرمی هەر لە مەجلیسەکەیە فەرمی دەئیتر لە مەولا تۆ مدەڕیس و مامۆستایی لەم حجرەیە و من توانای تەدریسم نییە و تەدریس هەموو ئێمە دەستی تۆ لەوێەوە جەنابی مامۆستا مەلا عوسمان وەکو بڵێ خوێندنی تەواو کرد وەکو عرف و عادەتی فەقێتی مامۆستا کەم ڕێکەوتووە کە بگەڕێ بە دنیای فەقێتیە خوێندنی تەنها لە پریس و لە تریفە بووە سەرەتای خوێندنی لای یەک دوو فەقی جەنابی باوکی بۆ دواتر لە خزمەتی باوکیا و دواتریش لە خزمەتی مامۆستا مەلا ساڵحی گەورە و وە کۆتا گەڕی گەڕانیشی لە خزمەتی جەنابی باوکی ئامۆڵەتی زانستی وەرگرتووە ئیتر لەوێوە جەنابی مامۆستا دەبێتە مدەڕیس و ئیمام و خەتیب لە گوندی پریسی خواروو لەوێ دەست ئەکا بە تەدریس و فەقێ و ئەمانە دوای ئەوە ماوەیەکی زۆری پێناچێ کە جەنابی مامۆستا مەلا عەزیزی پریس وەفا دەکات مامۆستا ئەفەرمێ وەفاتی باوکم تەئسیرێکی زۆر گەورەی هەبوو لە سەرمان چونکە لەو کاتەیە هەم لە ڕووی مادیەوە دەستمان کورت بوو و باری بژێویشمان باش نەبوو مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەزیزی باوکیشی ئەفەرمی ئێمە عادەتمان وابوو بەڵێ لەو زەمانەیە کەسمان تەعین نەبوو بین لە حکومەت و لە دەوڵەتە بەڵام هیچ لە خەڵک وەرنا ئەگەر ئەوەی کە پێی ئەڵێن بەرات و خزمەت خەڵک بیکا بۆ مامۆستا وەرمان نائەگەر تەنها ئاشێکمان هەبوو ئاشی ئارد و ئاو بەو ئاشە هەموو بنەماڵەکە بەوە دەژیایی حتا مامۆستا ئەم دەستانەی هەموو ڕەشبوو بوانێ فەرمی ئەوە بیرازی هەموو جارێ ئاشەکەم کردووە پرسکی ئاگری بەرکەوتۆ شوێنی سووتانی دەستەکانی ئاگرەکە هەر بە دەستیەوە مابوو دوای ئەوە باوکی لە کۆتایی چلەکانە وەفا دەکا هەر باسی لە ڕووی گەورەی زانستی مامۆستاوە فەرمی ئیمتیحانێکی تاقیکردنەوە هەبوو لە سلەیمانی ئەو کاتە مامۆستا شێخ محەممەدی خاڵ و کۆمەڵێ مامۆستا ئەو ئیمتیحان و تاقیکردنەوەیان ئەنجام ئەدا فەرمووی منیش لە پریسەوە لە هەڵبجەوە ڕێکەوتم بۆ سلەیمانی فەرمی کاتەکە کاتێکی سار بوو پاڵتاوێکی درێژم لەبەرا بوو ڕیشم هاتبوو جامانم بەسەر و بمێزەرم نەکرد بۆ سەرەوە بەهۆی وەفاتی باوکیشمەوە نەختی هەمومان غەمبار بووین کوتی وەکو بڵێ شێوەی ماندووبوونم زۆر پێوە دیار بوو چووم بۆ لای مامۆستای خاڵ عەرزم کرد کە ئەمەوێ ئیمتیحان بدەم مامۆستا کوتی نەیناسم پرسیاریشی نەکردم کێم ئینا ئەگەر پرسیاری کردا ئەیناسیم فەرمووی ئیمتیحانی چیەکەی ئەو کاتە کوتی ئیمتیحانەکە 3 قۆناغ بوو قۆناغی یەکەم قۆناغی ناوەڕاست بەشێکی ئەو کاتە پێیان گوت سفوفی منتەهیە کە لە کتێبە گەورەکان بوو کوتی ئەمەوێ ئیمتیحانی کۆتایی بدەم مامۆستای خاڵ ئەفەرمێ زۆر هەوڵیدا کە ئیمتیحانی یەکەم بدەم زۆر بە خوێندەواری نەدەزانیم حەچی محاولەی کرد پەشێمانم کاتۆ کوتم من هەر ئیمتیحانی ئەوە ئادەم فەرمی دووسێ مامۆستای گەورە لەوێ دانیشت من کوتی ئەم کاکە مەلایە هاتووە حتا کوتی ئەم فەقەیە هاتووە ئەوێ ئیمتیحان بدا لە قۆناغەکانی کۆتاییە
بە شێوەی قسەکانی وا وەکو بڵێ فەرمی تۆزێت تەمەی بکەن چونکە وەکو بڵێ خۆی ناناسێت ئەوانە کوتی منیش کە چووم یەکەم پرسیار لیان کردم لە یەکەم کتێبی فەقێتی عامدی جوجانی لیان کردم کوتی منیش هیچ خۆم تێگەنەیە وەڵامم دایەوە وردە ڕۆشتن حتا گەشتینە کتێبێک کە پێڵێن شەرح عەقایدی نەسەفی حاشەیەکی زۆر قورسی بەسەرەوە پێڵێن خەیاڵی لێ پرسیارێکیان لێ کردم ویسیان کتێبەکەم بۆ دانن بڵتەن ئەم حاشیەمان بۆ معناتە من کتم کتێبەکەی ناوێ قوربان هەر لێەوە جەنابەت بیخوێنەوە معنای دەکەم لێەوە کتی بۆ معنا کرد و تەحلیلێکی زۆر جوان و شەرحێکی زۆر جوان بۆ کردن ڕووی کردە جەنابی مامۆستای خاڵ کوتیان قوربان ئەمە فەقێ نییە ئەمە لە ئێمە خوێنەوارتر و مەلایە اینجا مامۆستای خاڵ لی پرسییم تۆ کێ کوتم کوڕی فڵان کەسم مامۆستا لە ڕووی زانستیەوە پیاوێکی زۆر گەورە زانایەکی زۆر گەورە خواناسێکی زۆر گەورە بووە پێم وایە لە سەردەمی خۆیان مامۆستا خۆی یەکێک بۆ لەو کەسانە ئەوەندە تەواضوعی بووە کە حەزی نەکردووە زانست و عیلمی خۆی دەرکەوێ ئینا لە سەردەمی خۆیان کەسێک نەبووە بە ئەندازەی مامۆستا لە ڕووی زانستەکانەوانە خوێندەوار بێ مامۆستا توانای بەسەر هەموو زانستەکانە هەبوو ئێستاکە مەسن بۆ نمونە من کەسێک لە کتێبێکا شتێکم لێ پرسێتەوە لە پێشە تماشا ئەکەم بزانم سەرەتاکەی کوێیە کۆتایەکەی کوێیە مقدمەکەی کوێیە مامۆستا لە هەر کتێبێ لە کتێبەکان لێت پرسیایەوە بەبێ ئەوە بگەڕێتەوە بۆ ئەوەڵ بەبێ ئەوە بگەڕێتەوە بۆ دوایی وەکوایە ئەو کتێبە خۆی داینابێ یەکسەر کتێبەکەیە کردەوە بۆی معناە کردی بۆیە مامۆستایەکێک بوو لەو زانا زۆر گەورانەی کە لە کوردستانە وێنەیان زۆر کەم بووە مامۆستا وەکو بەڕێستان باستان کرد ماوەیەکی زۆری لە فێرکردنا بووە فێرکردنی خۆی و تەدریسا بووە بەڵام دەڵێن هۆکاری ئەوەی کە دەستی بەکاری سیاسی و ئیسلامی کردووە کاتێ بووە کە چۆتە ڕێزی ئیخوان مسلیمین ئەو کاتێک کە هاتوونەتە هەڵەبجە و دواتر مامۆستا چۆتە پاڵ ئەوان و ماوەیە کاری لەگەڵ ئەوانە کردووە ئەوە چۆن ڕوویدا جەنابی مامۆستا لەگەڵ هەموو کارێکی سیاسیە وازی لە تەدریس نهێناوە مامۆستا 57 ساڵ لە تەمەنی تەدریسی کردووە 57 ساڵ تەمەن 57 ساڵ تەدریسی کردووە مامۆستا پیاوێکی خوێندەوار بوو پیاوێکی شارەزا بوو پیاوێکی زۆر ڕۆشنبیر بوو دیارە لە کاتێکا لە کۆتایی پەنجاکانە کە ئیخوان هاتوۆتە عێراق کۆمەڵێ لەو مامۆستا زۆر گەورانە وەکو مامۆستا شێخ ئەمجەد زەهاوی وەکو مامۆستا محەممەد محمود سەواف دیارە هاتوونەتە سلەیمانی کە هاتوونەتە سلەیمانی هەواڵی ئەم مامۆسانەیان بیستووە کە لە ناو شاری سلەیمانیە ئەمانەی یەکن لە مامۆستا گەورەکانی شاری هەڵبجە و پارێزگای سلەیمانی بۆیە لەو کاتەیە هاتوون پەیوەندیان بە جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە و مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی ئەوان کردووە بۆیە هەر لەو کاتەوە مامۆستا مەلا عوسمان پەیوەندیەکی ڕاستە و خۆی لەگەڵ ئیخوانە هەبووە هەتاوەکو مامۆستا دەمێ بزانم بۆچی لە هەموو عێراقەوە لە هەرێمی کوردستاندا مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا ساڵحیان هەڵبژاردەوە دەزانین کە ئیخوان ویستوێتی لەو سەردەمی خۆیدا بە جیهانی عەرەبیدا بەگشتی کار بکەوە بە تایبەتی تر ویستوێتی لەگەڵ عێراقا زیاتر پلان و بەرنامەی خۆی دابنێت و گەیانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو پەیامە سیاسیکە هەیە بەڵام بۆ هاتووە مامۆستا مەلا عوسمانی هەڵبژاردەوە لێەوە لە میسرەوە هاتوۆتە ناو هەڵەبجە و مامۆستا هەڵدەبژێرێت بۆی کە گفتوگۆی لەگەڵدا بکات خۆی ئەوانەی کە هەستا بوون بەم کارە بە زۆری مامۆستا شێخ ئەمجەد زەهاوی کە یەکێکە لە گەورە زاناکانی عێراق وێنەی کەم بۆ لە زەمەنی خۆیان یەکێک لەوانە ئەو مامۆستا محمود سەواف بووە کە ئەویش هەر مامۆستا بووە بەڵێ ئەزهەری تەواو کردووە لە ڕێی ئەوە ئیخوان هاتوۆتە عێراقەوە بەڵام مامۆستایەکی ئاینی بووە هەمیشە گەڕاون لەو وڵاتەیە چ مامۆستایەک کە ئەم مامۆستایەکی خوێندەوارە و مامۆستایەکیشە قبوڵی ئەم فکرەیە ئەکات بۆیە ئالەو ڕێگەوە هاتوونەتە هەڵبجە مامۆستایانی هەڵبجەیان بینیوە لەو سەرتاوە وەکو جەنابی مامۆستا مەلا ساڵحی گەورە مامۆستا مەلا عوسمان حتا خەتیبی گەورەی سلێمانیش مامۆستا شێخ محەممەدی قەرەداغی کە ئەویش ئەو کاتە هەر لە هەڵبجە لە مزگەوتی پاشەیە خەتیب بۆ مامۆستا شێخ محەممەد کۆمەڵێ لەو مامۆستا گەورانەیە بینیوە دیارە یەکەم جار ئەم فکریان گۆڕیوەتەوە کۆمەڵێ گفتوگۆ و قسەیان کردووە کۆمەڵێ خەڵکی تریان بینیوە و بەلایانە وا بووە کە ئەم مامۆستا گەورانە
ئەم مامۆستا گەورانە لە هەموو کەس زیاتر ئەتوانن ئەم فکری ئیخوانە هەڵبگرن و هەروەها وەکو بڵێ بەباشی لەم داعوە و لەم پەیامەت تێ بگەن بێجگە لە هەموو ئەمانش مامۆستا لە هەڵبژیان نفوزێکی زۆر گەورەیان هەبووە دەسەڵاتێکی زۆر گەورەیان هەبوو مامۆستا لەوێ مەسەلەن لە ناو عشیرەتی نەوڕۆڵیا بوون کە نەوڕۆڵی عشیرەتێکی زۆر گەورەی هەڵبجە بووە اینجا مامۆستا بێجگە وەکو بڵێ لە ڕووی علمیەوە زۆر خوێندەوار بوون لە ڕووی عشیرەت و ئەو تایفەیشەوە دەسەڵاتێکی زۆر گەورەیان هەبووە بۆیە لەو کاتەیە هەم حکومە شەرمی لێکردوون هەم ئەو حیزبە سیاسیانە وەکو کاتێک حیزبی شوویعی و ئەوانە هەبووە شەرمیان لێکردوون هەم خەڵکەکەیش و جەماوەرەکەیش حرمەتی مامۆستایان گرتووە بۆیە ئەمانە هەموو هۆکارێک بوون کە ئەو مامۆستا گەورانە وەکو مامۆستا سەواف و شێخ ئەمجەد زەهاوی ئەوانەوە پەیوەندی بەو مامۆستانەوە بکەن و لە ڕێگەی ئەوانی شەوانێ ئەم فکری ئیخوانە بڵاو بێت و من حتا بەبیرم لە ساڵی 1970 ئەم دکتۆر محسین عەبدولحەمید و مامۆستا نظامەدین عەبدولحەمید و کۆمەڵێک لە بەغاوە هاتن بۆ دێنی مامۆستا مەلا عوسمان و کاتە من فەقێ بووم لە خزمەتیا نزیکی سێ شەو لای مامۆستا مەلا عوسمانمانەوە یەکێ لەو قسانە کە دکتۆر محسین عەبدولحەمید لە هەفتاکانە کردی فەرمووی خۆ ئەم فکرەی ئیخوانە لە پێشا چۆتە هەولێر چۆتە فڵان شوێن بۆچی بەم شێوەی کە لە هەڵبجایە هەیە بڵاو نەبۆتەوە فەرمی هۆکارەکە ئەگەرێتەوە بۆ گەورەی ئەم مامۆستانە ئەم مامۆستانە بەڕاستی لەگەڵ ئەوەیە کە کەسێکی عالم بوون کەسێکی بانخوازیش بوون فکرەکەیان هەڵکردووە ئیشیان کردووە بۆ ئەوەی کە مامۆستا هەمیشە بە ئەخلاقە جوانەکانی بە خوڕشتە جوانەکانی بێجگەلەوەی کە فەقەکانی پەروەدە ئەکرد لە ڕووی علمی و ئەخلاقی ئەوانێ هەولیشی ئەدا ئەم پەیامە بگەیەنێ بە خەڵکی تر و بە فەقەکانی زۆر باشە مامۆستا بۆچی مامۆستا ینی ئیمانێک یاخود با بڵێن جۆرە ئیمانێک لە دڵیا بوو کە جیاواز بوو لە تەواوی مامۆستاکانی دیکە تەواوی ئیماندارانی دیکە کەم بەدیم کرد یاخود بینی من کاتێک ئاەتێکی خوێندەوە کە باز لە سزای گۆڕ یاخود سزای ڕۆژی دوایی دەکرد یەکسەر مامۆستا خۆی پێ نەدەگیرا دەگریا یاخود باسی لە ئاەتێکی دیکە دەکرد و دەیخوێندەوە کە مژدەبەخش و باسی بەهەش بوو یەکسەر ڕووخۆشی بەدەم و چاویەوە دیار بوو ئەمە لەکوێوە لە چ ناخێکەوە سەرچاوی دەگرت من حەزەکەم ئەوەتان عەرزکەم من زیاتر لە 13 ساڵ لە خزمەتی مامۆستایە بوو پێم وایە هیچ فەقەیەک بەقەدەر من لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە نەبووە و هیچێکێ لە کوڕەکانی خۆشی بە ئەندازەی من لەگەڵ مامۆستایە تێکەڵ نەبووە لە ماوەی ئەو 13 ساڵە کە من لە خزمەتیا بووم بۆ یەک جاریش مامۆستام نەبینیوە ئەوە ماڵی مامۆستا بوو بەو بەرمزگەوتەکە و ئەمە مزگەوتەکە بوو مامۆستا کە لە ماڵەوە ئەهات بۆ مزگەوت دەرگاکەی لەسەر دەرگای حوجرەکەی ئێمە بوو بە درێژایی ئەم 13 ساڵە بە شەرتی مامۆستا لە ماڵ بووە لە زستانە لە هاوینە لە سەرمایە لە گەرمە لە کاتی شەڕ و هەرایە مامۆستا بە 40 دقیقە بە سەعاتێ پێش بانگی بەیانی مامۆستا لە مزگەوت بوو حتا ئەیتوانی شەو نوێژیە کرد دوای ئەوە کە شەو نوێژەکەی تەواو بوو ئەگەڕا بە هەیوانی مزگەوتەکەی حتا دەرگای مزگەوتەکەیشی ناکە بچێتە ژوورەوە کەما ئەو سنەتەشی جێبەجێکە لە ماڵەوە دەستنوێژێک بەڵێ مامۆستا نەمبینیوە لە ژیانما لە مزگەوتا دەستنوێژ بگرێت هەل لە ماڵ و دەستنوێژی ئەگەر ئەهات دەوری قورئانێکەوە ئێمە بە دەوری قورئانی مامۆستا بۆ نوێژی بەیانی خەبەرمانە بەوە مامۆستا ئەوەی کێک بوولەوانە کە لە ژیانیا شەو نوێژی نەئەفەوتان ئەمە خاڵێک خاڵێکی تر مامۆستا زۆر بایەخی بە قورئان ئەدا بە تێگەیشتنەوە مامۆستا ئەی فەرموو من بێجگە لە جوزئی عامە وەکو حفزم نەکردووە یعنی دانیشتم و بگەڕێم و قورئان لەبەرکەم تەنها جوزئی عامە ئەویش کاتی خۆی ئیمتیحانی بۆ ئیمتیحانەکە لەبەرم کردووە مامۆستا بەڵام هەموو قورئانی لەبەر بوو یعنی 30 جزئی قورئانی لەبەر بوو مامۆستا ئەوەندە دەوری کردبووانێ هەموو قورئانی لەبەر بوو حافظ القورئان بوو جەنابی مامۆستا مەلا عوسمان بێجگە لەوە وەکو جەنابت فەرمووت مامۆستا پیاوێکی زۆر عاریف بوو ئەی فەرموو من هەموو کاتێک کە مامۆستا کاتێک کە نوێژی ئەکرد بێنی هەمووی ئەجوڵایەوە یعنی ئەترسای وەکو چۆن شاخێ با بە شاخێکە بێنی ئاوا ئەجوڵایەوە ئەی فەرموو من کە ئەو ئاەتە ئەخوێنمەوانێ ئین صەلاتی ونسكي ومحياي ومماتي ئەیوە کاتێک ئەم ئاەتە ئەخوێنمەوە تەریقە بمەوە شەرمەکەم ئەترسم لەگەڵ خوای خۆما درۆ بکەم ڕاست نەبێ کە ئەڵێم خوایە من ژیان و مردنم هەموو بۆ تۆیە ئاەت خوا ڕاست دەکەم خوایە من ئەو ژیانەی کە هەمووی بۆ خوایە یعنی پیاوێکی ئەوەندە عاریف مامۆستا پێش ئەو وەفات کا بە 18 ڕۆژ من لە خزمەتیا بووم لە هەولێر فەرمی مەلا ئەحمەد 57 ساڵ
تەدریسم کردووە بەڵام دڵم زۆر پێی خۆش نییە ئەترسم ئەجرم نەبێ چونکە نەفسم حەزی لێ کردووە نفسم حەزی لە تەدریس کردووە حەزم کردووە تەدریس کەم یعنی ئەڵێ فی المەنشەطی والمەکرەه مەکرەهەکە نەبووە ئەترسم ئەجرم نەبێ مامۆستا پیاوێکی ئەوەندە عاریف بوو مامۆستا هەرگیز کاتێکە ئامۆژگارێکی بکردا یا قسەیەکی بکردایە کە باسی سەحابەیەک یا باسی پێغەمبەری بکردایە صلی الله عليه وسلم زۆر جار هۆن فرمێسک بە چاوەکانی ئاهاتە خوارەوە مامۆستا پیاوێکی عاریف و ئەوەندە گەورە بوو اینجا مامۆستا لە ڕووی واریعیەوە حتا بڵێ پیاوێکی واریع بووە مامۆستا لە زەڕەیەکی حرام خۆی پاراستووە بە درێژای هەموو ژیانی مامۆستا بێجگە ئەو خانوە پچکۆلەی هەڵبجە نەبێ بەرامبەر مزگەوتی شافعی کە وەق ئیش دوای خۆی وەقفی کرد بۆ تەحفیز و بۆ قورئان و ئەمانە خاوەنی هیچ سامان و داراییەک نەبوو ئەو پیاوە گەورە حەچی بیویستە دەستی ئەکەوت خوا شایەتە دەیان جار مامۆستا لە دەوری 15 مانگا کە پارەی پێ نەئەما ئەی فەرموو مەلا ئەحمەد بچۆ بەلای حاجی شێخ حەسەن پیاوێکی عەبابی لێ بوو دوکانی هەبوو بچۆ 10 دینارم بە قەرز بۆ بێنە ئەچوم لای حاجی شێخ حەسەن 10 دینارم بە قەرز بۆ مامۆستا ئەهێنا تا سەری مانگ کە معاشی وەرەگرم زەکاتیشی هەبێ قەت مامۆستا ئەوەی پارە نەبووە لە ژیانیە هیچ زەکات و شتیشی وەرنەگرتووە کە سەری مانگە هات بە شوێن منە ئەگەڕا معاشەکە کە ئەکەوتە گیرفانی حەزی نەئاکرد بخاتە گیرفانیەوە بە شوێن ئەگەڕای بۆ مەلا ئەحمەد لەکوێیە ئادی وەرە تخۆ ئەم 10 دینارم بۆ بەرەوە بە حاجی شێخ حەسەن قەرزەکەی هێنارتەوە ئابە و شێوە ژیاوە بۆیە بەڕاستی ئەو پیاوە گەورە بۆتانێ مامۆستا مامۆستا ئێمە بە چەندین بەرنامە ناتوانین باس لە هەموو ژیانی ئەو مامۆستا بەڕێزە بکەین بەڵام با کەمێک باس لە دەستکەوتەکانی مامۆستا بکەین کە لە ژیانی خۆیە بەرهەمی هەبووە هەر بەنمونە بزوتنەوەی ئیسلامی و ئەو تێکۆشان و خەباتی کە هەیە بۆ مامۆستا چەندین جار گیراوە چەندین جار تووشی تەنگەژە و ڕێگری بۆتەوە لە هەمان کاتدا هەر کاریگەریەکی ئەوە گرنگی هەبووە کە تاوەکو ئێستاش ئەو کاریگەریەی ماوە کە حزب ئیسلامیەکانی لەسەر بێگومان یەکەمی سەرکردەیەک بوو کە جیهادی ڕاگەاند و دژی زوڵم و ستەم کە لەو سەردەمەدا سەرکردەیەکی ئیسلامی بێت ئەوەندە بوێر بێت دژی حزبی بەعس چەگەڵ بگرێت و دژیان بجەنگێت مامۆستا وەکو ئەڵێ ترس لە ڕۆحی مامۆستایان نەبوو مامۆستا پیاوێکی ئەوەندە گەورە بوو مامۆستا یەکێک بوو لەوانە بە تەواوی یعنی پشتی لە دەستەڵات و ڕووی لە خەڵک بوو بەبیرم بێ نازانم هەفتا و چەند نەبوو وەزیری ئەوقاف ئەو کاتە لە عێراق پیانە گوت دکتۆر ئەحمەد عەبدولستار الجەواری پیاوێکی خواناسیش بوو من خۆم بە چاوی خۆم بینیومە هات بۆ هەڵبجە 2 جار قایمقامی هەڵبجە بە ڕەسمی ناردی بۆ لای مامۆستا مەلا عوسمان کە وەزیری ئەوقاف لە بەغاوە دێ تەشریفی وەرە بۆ قایمقامیت مامۆستا نەچوو دوای ئەوە وەزیری ئەوقاف خۆی لەگەڵ ئەو ستافەیە کە هاتبوون لە بەغاوە خۆی هات بۆ زیارەتی مامۆستا مەلا عوسمان ئەمن بە چاوی خۆم بە دەستی خۆم کورسیەکانم تەرتیب کرد و چایم بۆ دائەنان مامۆستا ئەوەندە پیاوێک بوو کە بە هیچ شێوەیەک لەو هەموو دەستەڵاتی حکومەتی بەعسەیە پشتی لە دەستەڵات بوو ڕووی لە خەڵک و ڕووی لە دین بوو ئەمە ڕوویەکی تری خزمەتی مامۆستا زۆربەی گەورە زانایانی ئەم کوردستانە لە خزمەت مامۆستا مەلا عوسمانە خوێندویانە مەسەن پیاوێکی گەورەی وەکو مامۆستا شێخ عەزیز پاڕەزانی لای مامۆستا خوێندویەتی پیاوی وەکو مامۆستا عومەر ڕێشاوی پیاوی وەکو مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی فەقیه مامۆستا بووە پیاوی وەکو مەسەلەن دکتۆر مستەفا پێنجوێنی پیاوی وەکو خەتیبی سلەیمانی کاتی خۆی کەیکێک بوو لە هەرە پیاوە گەورەکان مامۆستا شێخ محەممەدی قەرەداغی فەقیه مامۆستا مەلا عوسمان بووە پیاوی وەکو مامۆستا ئەحمەد کاکە مەحموود دەیان پیاوی گەورە لەو پیاوە گەورانە لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە بەهرەمەند بوون ئەمە لە ڕووی بەهرەکانی مامۆستاوە
لە ڕووی تەدریسەوە مامۆستا زۆر بایەخی بە نووسین نەئەدا هەمیشە قسەیەکی ئیمام حەسەن بەنایە کرد ئەی فەرموو باوکی بە ئیمام بەنای وتووە توێتی کوڕم حەزەکەم کتێب بنووسی ئەڵێ باوکیشی لە جواب ئیمام بەناش فەرموویەتی ئەنە ئوئەلیف الڕیجال من لە باتی ئەوە تەئلیفی کتێب بکەم تەئلیفی ڕیجالەکەم مامۆستا زیاتر بیری لەوە ئەکردەوە کە خەڵکی باش پێ بگەێنێ خەڵکی چاک پێ بگەێنێ ئەمە لەم ڕووەوە بەڵام لەگەڵ ئەوەیشە مامۆستا ئاواتێکی هەبوو کە تەفسیرێکی قورئان بنووسێ ئەوە بوو مامۆستا تەفسیرێکی قورئانی پیرۆزی نووسی لە 15 بەرگە کە ئەم تەفسیرە ئەتوانی بڵێ جوانترین تەفسیرە لە ڕووی دەعەوی و لە ڕووی پەروەردەییەوانە لە ڕابردوودا تەفسیری کوردی هەبوو تەفسیری کوردی زۆر کەم بوو مەجال لە بۆتان باسی منە مامۆستای خاڵ ئەو تەفسیرانەی کە ئەنووسی تەفسیری مامۆستای خاڵ هەبوو سێ چوار بەرگ هەموو جار ئەینا بۆ مامۆستا مەلا عوسمان پیاە بچێتەوانێ مامۆستازان چەندین بەرهەمی چاپکرا و چاپنەکراویشی هەبوو عرضت بکەم ئەمە تەفسیرەکەی مامۆستا ئەو تەفسیرەیە نووسی کە لە سەدا 60 مەفهومی فی ظلال القورئانە تەفسیرێکی تربەوی تەفسیرێکی دعویە مامۆستا بێجگە لە تەفسیرەکەیشی تەفسیری بەڵێ پێی خۆش بوو کە صحیحی بوخاریش تەرجمە بکە بۆ سەر زبانی کوردی تا ئەو کاتە صحیحی بوخاری تەرجمە نەکرابوو مامۆستا صحیحی بوخاری بکەی بە سێ بەشەوە بەشێکی تەواو کرد بەڵام ئەوە بوو تەمەن ڕێگەی پێنا وەفاتی فەرموو هەروەها مامۆستا لە زانستی قورئانە لە علوم القورئانە کتێبێکی نووسیوە بە زبانی عەرەبی کە یەکێک لە مامۆستاکان دکتۆر لوقمان ماستەرەکەی تحقیقی ئەو ڕسالەی مامۆستا مەلا عوسمان بوو لە زانستی قورئانە هەروەها مامۆستا لە ئوسولی فقه کتێبێکی شکۆلەی نووسیوە نزیکی 60 نزیکی ناگاتە هەفتا لاپەڕ 68 لاپەڕەیە لە ئوسولی فقه بە زبانی عەرەبی کتێبێکی نووسیوە بێجگە لەوە مامۆستا لەو زەمانەیە کۆمەڵێ شوبهات هەبوون لەسەر ئاینیان پێهیندەکرد لەسەر مەسائلی کۆی لەو ئەوانە کتێبێکی محەممەد قوتب هەبوو بە ناوی شوبهات حول الئیسلام مامۆستا ئەو کتێبێکی تەرجمە کرد بۆ سەر زبانی کوردی بێجگە هەموو ئەمانە مامۆستا چەند بابەتێکی تری فقهی هەبوو لەسەر مەسائلی بیدعا هەروەها لەسەر مەسائلی تەلاقی سێبەسێ و ئەمانە مامۆستا کۆمەڵێ بەرهەمی زانیێتەوە سەرورەتی کۆمەڵ ئەمانە کە پێویستی ئەو ڕۆژەی کۆمەڵن بێجگە لەوانە مامۆستا هەمیشە وەکو گەنجێ خۆی پیشان ئەدا هەموو جارێ قسەیەکی زۆر پشکۆلە ئەگەڕمانێ لە ڕەمەزانە دوای تەراویح مامۆستا ئەی فەرموو مزگەوتی شافعی پڕ بوو لە گەنج ئەی فەرموو با گەنجەکان دابەشکەین هەر یەکی 15 کەس 20 کەس دەرسی قورئانیان پێ بڵێ گەنجەکان ئەوەی کە عمری 20 ساڵ و 18 ساڵ و ئەمانە بوو ئەیدایە دەستی ئێمە بە زۆری مامۆستا ئەو مناڵانەی کە عمریان 6 ساڵ و 7 ساڵ و 8 ساڵ و 9 ساڵ بوو مامۆستا حەڵقەیەکی خۆی بۆ خۆی ئەوانەی بۆ خۆی داعەنا قسەیەکم گێڕاوەتەوە جارێک ئەو کاتە لە زمانی حکومەتی بەعسا یەکێ لەو مناڵە شکۆلانە کە قوتابی لای ئێمە بوو لە مزگەوتی شافعی ئەی خوێند مەسەلەن لە هەموو پۆلێکە لە زمانی حکومەتە ڕابەریەکی پۆلیان دانابوو بۆی بزان ئەم مناڵانە چین بۆی متابعیان کردنەوەکو حیزبی بەعس اینجا لیان ئەپرسین شتیان پێپڕەکردنەوە فۆرمێکیان پێپڕەکردنەوە تۆ ڕفاقەتی کیەکەی چیەکەی یەکێک لەو مناڵانە نووسی بووی من ڕفیقی ناوی ڕفیقەکانت نووسە مامۆستا مەلا عوسمانی نووسی بوو بانگی کردبوو ئەمە کێیە کەسێکە ئەم مامۆستا مەلا عوسمانی گەورەیە مامۆستا یعنی پیاوێکی ئەوەندە گەورە بوو مامۆستاکانی بە پێچەوانەوە بالضبط مامۆستا ئابە و شێوە بوانێ مامۆستا بەردەوام لە خەمی ئەم دینەیە بوو یعنی بەردەوام لە خەمی ئەم ئیسلامەیە بوو بەردەوام لە خەمی ئەم دەعوەیە بوو پێم وایە مامۆستا ئیسراحەتی نەبوو ئللا ئیسراحەتی مامۆستا لەوەیە بوو کە ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن خزمەت بکە چۆن داعوە بکرێ چۆن ئەم گەنجانە پێ بگەن اینجا بێجگە لە هەموو ئەمانە مامۆستا دەرسی ئافرەتانی هەبوو لە مزگەوتی شافعی ئالە و زمانی حکومەتی بەعسا نزیکی 300 بۆ 400 نەفەر ئافرەت لە هەموو چواردەوری هەڵبجەوە سێشەمان ئاهاتن مامۆستا دوای نوێژی عەسر دەرسێکی عامی بۆ ئافرەتان هەبوو بێجگە لەوە مامۆستا دەرسێکی فقی عامی دانابوو اینجا مامۆستا لە مزگەوتی خۆیان دەرسێکی دانابوو لەو زمانەیە دەرسێک بە ناوی فەتحی ڕەبانی شیخ عەبدولقادری گەیلانی کە کتێبێکی زۆر عیرفانی جوان بوو مامۆستا حەزیە کرد کە
ئەو خەڵکە لە ڕووی عیرفان و لە ڕووی ئیمانی و لە ڕووی بەها جوانەکانەوە یعنی مامۆستا ئەو ڕۆڵە جوانەی هەبوو پێم وایە مامۆستا هەموو ژیانی خزمەت بوو مامۆستا تەنها بە شەو لە ماڵ بوو باقەکەی تری مامۆستایە لە حجە خەریکی تەدریس بوو یا خەریکی داعوە بوو یا خەریکی نووسین بوو مامۆستا دەمێت بەسەرهاتێکی بگەڕمەوە لەسەر زاری مامم کە پاسەوان و پێشمەرگە و لەگەڵ مامۆستای خوا لێ خۆش بووە دەڵێ ڕۆژێکیان لە شاخ بووین پێکەوە پێشمەرگە بووینەوە لە ناوچەیە بوون کە زیک لادەیەک بوو کەمێک گۆشتیانێنا کە گۆشتەکە زۆر کەم و بەشی پێشمەرگەکانی نەدەکردوە هەمومان لەبەر خۆشەویستی مامۆستا پێمان خۆش بوو کە گۆشتەکە ببرژین بۆ مامۆستای خوا لێ خۆش بوو گۆشتەکەمان بۆ برژاند و ئێمە خۆمان دواتر پێشتر نیسکمان خوارد بوو مەبەستم لە خۆ بە کەمزانی و کەمزانینی ئەم پیاوە کە ئەوەندە گەورە بۆ خۆی جا نەکردوەوە لەگەڵ پێشمەرگەکانی لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵی داژیاون گۆشتەکەی خواردووی دوایی لە دوورەوە قاپەکانی بینی کە ئێمە نیسکمان خواردووە دوو لە ڕووی بینەرانوە دوو لە ڕووی جەنابی شەوی خۆی ڕشاندەوتی چۆن ئەبێ کە من گۆشت بخۆم ئێوە نیسک بخۆن ینی ئەوەندە خۆ بە کەمزان و ئەوەندە دەویست کە لەگەڵ هاوشانی هاوڵەکانی و ڕفیقەکانی بێت بەڕاستی مامۆستا بالضبط حتا بیری لەکەیت و مامۆستا پیاوێکی متەواضع اینجا مامۆستا بێجگە لە هەموو ئەمانە یعنی پیاوێک بوو یەکێک بوو لەوانە کە ئەڵێ مستەجاب و دعوە دوعای قبول بوو حتا بە بیرم ئەم مامۆستا بورهان حاجی هادی ئێستا نەخۆشە خۆی گەورە شفای بە بەشێ لە تەفسیرەکە کاک بورهان بۆیە نووسیەوە کاک بورهان دەستخەتی خۆش بوو مامۆستا دەفتەرەکە ئێدایە و جاری دووەم بۆیە نووسیەوە فەرمی شەوی کوڕێکم هەبوو وازانم ئەم کاک شاهیدە ئێستاکەش هەیە دکتۆر شاهید فەرمی ئەم مناڵەمان زۆر نەخۆش بوو ئیتر لە پەروپۆ کەوت بوو چوومە خزمەتی مامۆستا دوای عیشا چوومە ماڵەوە کوتم قوربان ئەو مناڵەمان زۆر نەخۆشە و لێی بێ هیوا بووین فەرمی هەر یەکسەر خۆی وەرگێڕا و ڕووی کرد دەقیب لەو نەختێ پارایەوە دوعای خێری زۆر بۆ کرد کوتی کە چوومە ماڵەوە سێرەکە مناڵەکە چاوی کردوتەوانێ یعنی مامۆستا یەکێک بوو لەوانەی کە بەڕاستی مستەجاب دعوە بوو کە ئەو دوعایە ئەکرد خوای گەورە دوعاکەی قبوڵە کرد مامۆستا پیاوێکی زۆر گەورە بوو عارف بوو لەو مامۆستا پێش ئەم تەورێ باسمان لە گرنگی کات دەکردوە بە فیرۆنەدانی کات دەکرد کە تۆ باسی ئەو ژیانی کردم بیرم لەوە دەکردەوە لە ئەسنای قسەکان تا مامۆستا چۆن فری ئەم کاتە دەکەوت ینی لەلایەکەوە بابەتی سیاسی دیپلۆماسی لەلایەکەوە چەندین قوتابی لەبەردەستا بوو لەلایەکەوە کۆڕ و کۆبوونەوە و جیهادکردن چۆن فری ئەم هەموو شتە دەکەوت مامۆستا بۆ وەڵامی ئەو پرسیاری بەڕێزت ئەی فەرموو ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێت هەرگیز پاڵی نەئەنا بە دیوارەوە پشتی نەئەنا بە دیوارە شتێکەوە یا پشتیە شتێکی دانانە ئەی فەرموو نەوەکووە نەوزێ بدەم مامۆستا کە ئەهات بۆ حجرە دەرسی بە ئێمە ئەگول لە هەشتی بەیانی و جارویە تا سعاد یانزە مامۆستا پاڵی نەئەیا بە دیوارەکە پشتیشمان بۆ دائەنا ئەهات لە مەتر لە دووری دیوارەکەەوە دائانیش هەمیشە بە چۆکیشەوە دائانیش ئەی فەرموو باوە نەوزنەیە مامۆستا کاتەکانی ژیانی خۆی بەش کرد بوو مامۆستا مەسەلەن دای نابوو مامۆستا بە شەوانە مامۆستای فەرموو من شەو زووە خەوم شەو دوای سعات دەیت لە سعاتەوە ئەخەو بەڵام بە سعاتی پێشبانگی بەیانی هەڵەستا ئەو سعاتی پێشبانگی بەیانی دانابوو بۆ قورئان خوێندن و بۆ شەو نوێژ دوای نوێژی بەیانی مامۆستا هیچ شتێکی ناکرد کاتەکانی ئاوا بەش کرد بوو حتا سعات هەشت تەفسیری قورئانیان نووسیەوانێ لە هەشتەوە هەتاوەکو نیوەڕۆ هیچ شتێکی ناکرد تەنها مەشغوڵی ئێمە بوو دەرسی بە ئێمە ئەوتەوانێ باقیەکەی تری دوانی وەڕوان بەشێ تەفسیری ئەنووسیەوە ئیتر بەشێکیشی سەردانی ئەو دۆست و ئەحبابانە ئەوەی کە کاری دعوە و ئەم شتانە بوو یعنی مامۆستا ئیسفادەی لە کاتەکانی کردبوو کاتەکانی دابش کردبوو بە جۆرێکی وا کە کاتەکانی هیچی بە خۆڕایی نەڕوە مامۆساڵای ئێمە دەرفەتمان نەما ئەگەر کۆتا قسێ شتێکت ما بێت ئێمە کۆتای بەرنامەکە ینین بەداخەوە کەمێکیش باز لەو ڕۆژە بکەین کە وەفاتی کرد بەڕاستی بەڵێ مامۆستا بەڕاستی من ئەوەندە لە خزمەتی مامۆستایە بووم کاتێک کە هەواڵی وەفاتی مامۆستایان پێدام لێرەوە حتاوەکو نزیکی مەرزی بڵین سووریا ڕۆشتین حتا سێ ڕۆژ قەناعەتم ناکرد یعنی ئەوەندە تووشی شۆک بوو بووم ئەم بڵێ ڕاست بێ ئەمە مامۆستا بێ وەفاتی کردبێت بەڵام مامۆستا خوای تەعالا قبوڵێکی وای پێدا بوو لەناو ئەو جەماوەرەیە هەر لە مەرزی سووریا و بیگرە کوردستانەوە حتا ئەگاتە هەڵبجا ئەم خەڵکە بە پیاو و ئافرەت و خوێندەوار و نەخوێندەوار و مەسئول و غەیری مەسئولەوە هەموو هاتبوونە سەر ئەم جادە لە ئیستیقبالی ئەم بەراوبەری جادە لە ئیستیقبالی هاتنەوەی تەرمی مامۆستا مەلا عوسمانی هەڵبجا مامۆستا من مناڵ بووم بیرمانی بەشدار بووم لەو ڕۆژی کە مامۆستایان ناشت
ینی وەکو خۆ داماژت پێکرد منداڵ پیر گەنج تەنانەت ئەوانەشی کە جێ بیر و بۆچوونەکانی بوون دەگریان فرمێسکی ئەناتە خوارە بە چاویاندا ینی ئەمە گەورەی و ئەو فەزڵە گەورەی بوو کە خۆی گەورە بۆ مامۆستا عەزیزی بەخشی مامۆستا هەموو صفاتی حەزرەتی عوسمانی تیا بوو لە ڕووی تەواضوعەوە لە ڕووی خواناسیەوە لە هەموو ڕوویەکەوە مامۆستا هەموو صفاتی حەزرەتی عوسمانی تیا بوو مامۆستا عارفێکی زۆر گەورە بوو بەڵام متەئەسیفانە من پێم وایە دوای وەفاتی مامۆستا ئەو پرۆژە گەورانەی کە مامۆستا لە ژیانیا دەستی پێکرد بوون ئەو پرۆژانە وەکو پێویست خزمەتی پێ نەکرا وەکو پێویست کە ئەبوایە ژیانی مامۆستا مەلا عوسمان زۆر بنووسرایە زۆر نەنووسرا مامۆستا مەلا عوسمان پێم وایە پیاوی وا جارێکی تر کەم دەبێتەوە ئەگەر لە ڕووی عیرفان و خواناسیەوە تماشایکەی عارفێکی زۆر گەورە بوو ئەگەر لە عیلم و زانستەوە تماشای بکەی یەکێک بوو لە گەورە هەرە زانەکانی ئەم وڵاتە کە نەکە لە ئاستی کوردستان و عێراقا لە ئاستی دەرەوەیش کە عەبدوڕەحمانی کوڕی کتی جارێکیان کە چوین بۆ دەرەوەی وڵات لە دوورەوە یوسف قەرزاوی کە مامۆستای بینی فەرمووی ئەحبەبناکە قبل ئەن عەرض پێش ئەوە ئێمە تۆ بناسین تۆمان خۆش ویستووە ئەو پیاوە پیاوێکی ئاوا گەورە بووە لە ڕووی تەواضوع و لە ڕووی خۆ بەکەم زانینەوە ئەو پیاوە گەورە وەکو خۆی بردە ئاستی منداڵێک لە ئاستی دنیا نەویستیە مامۆستا دنیای بە تەواوی واز لێ هێنابوو تەنها ئەم پیاوە ساخ بوو بۆ خوای گەورە و بۆ خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ خزمەت بە زانستە شەرعیەکان و بە خزمەت بەم داوایە ماوەساوزام خۆی گەورە تاقیشی کردەوە لە دەستدانی گیانە دەستدانی کوڕەکانی وەزان دوو کوڕیانیان لە دەستدا مامۆستا لە ژیانیا کاتەکە نەبوو چینکی من ژیانی مامۆستان بە تەفسیل کاتی خۆی نووسیوە مامۆستا خاوەنی 5 کچ و 5 کوڕ مامۆستا هەر لە ژیانی خۆیان یەکێ لە کوڕە گەورەکانی کاک عەبدولقادری کوڕی بە تەسادوفی سیارە وەفاتی کرد لەو شەڕە نەگریسەی کە ڕوویدا جەنابی مامۆستا ئەوە کاک زوبەیری کوڕی شەهید بوو کاک سەعیدی کوڕی شەهید بوو و هەروەها یەکێ لە کچە زاکانی کوڕی مامۆستا فەرهاد ئەمانە هەموو شەهید بوون مامۆستا بێجگە لەوەی شەیعانی هەر کۆمەڵێک لە خێزانەکەی شەهید بوون مامۆستا تەنها مامۆستا برامیش دوای لەم ئەخیرای وەفاتی کرد وەکو کوڕ تەنها مامۆستا کاک عەبدوڕەحمانی ماوە کە ئێستا کرد لە هەولێرە وەک کچەکانی خوای گەورە بیان پارێزیە کچەکانی هەمویان ماوە زۆر سپاس بۆ مامۆستا بۆ دکتۆر ئەحمەد شافعی زانای ئاینی و قوتابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزی هەڵبجەی زۆر سپاس مامۆستاگیان بۆ کاتی بێمە بەخشی بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی ئەو کارانمان بڕگە و بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ